بەڵام وەڵڵاهی ئەگەر ڕەزیل بوو دوو لە ڕووی جەنابتان وەکو بەسەرهاتی ئەم پیاوە لێدەیە کە لە کتێبە مێژوویەکاندا دەڵێ کابرایەک هەبوو زۆر دەوڵەمەند بوو، خاوەنی چەند ڕیزە دووکان بوو، چەند خانووی کرێ هەبوو، چەند باڵەخانەی هەبوو، سەروەتی زۆر، بەڵام دڵێکی شوێر، ڕەزیل و بەخیل. جا ڕەزیل لەگەڵ بەخیلە دووشتی جیاوازن. ڕەزیل ئەوەیە هی خۆی ناخوا، بەخیل ئەوەیە نەک هی خۆی ناخوا، چاوی لە ماڵی خەڵکیشە، ئەگەر کەسێک خێریش بکە پێی ناخۆشە، ئیوا هەیە خۆی خێر ناکە، فڵان کەسیش خێر بکە پێ قەڵسە، ئەڵە کاکە بۆ ماڵی خۆت دەکەی بەخێر، بۆ دەیدەی بە فەقیر و هەژار، کوڕە کاکە خەڵک وەفای نییە، دوایی خۆت پەکت دەکەوێت، ئامادە نییە دەست لە ماڵی خۆیدا، حەز ناکە کەسیش خێر بکە، ئەوە لەوەش پیسترە. ئەم کابرایە هەم ڕەزیل بوو هەم بەخیل بوو، ماڵێکی یەکجار زۆر ڕۆژی دەژمار بەس بەوەی سەری مانگ بێ و کرێکۆکاتەوە پارەکانی لاستیکی لێدا و لە سندوقی دانێ. ژن و منداڵی داماوە دایمە چاو لە دەستی خەڵکی بوون. گەیشتە ڕادەیەک وەڵڵاهی حەزیان دەکرد ئەم پیاوە بمرێ و نەجاتیان بێ لەو ژیانە. ژنەکە دەیگوت وەڵڵاهی ئەگەر بێوەژن بوومایە، هەتیوبار بوومایە خەڵک خێریکی پێ دەکردین. ئێستا خەڵک لە نەمەژنی فڵان کەسە، منداڵەکان منداڵی فڵان کەسن، بەڵام ئەمە جلوبەرگیانە، ئەمە پێڵاویانە، ئەمە نان و خواردنیانە. هاواری دەکرد پیاوەکە ئەم منداڵانە داوای گۆشت دەکەن، دەیگوت بەسەر چاو دەچم گۆشتان بۆ دێنم. ئەم پیاوە بەسەرە جوانەکان ئاسرا بوو، دەچوو لە بازاڕ بە حەیاتی چولۆیە گۆشتی نەرمە و ڕانی نەدەێنایەوە، ئەچوو سەرگایەکی پیری دەکڕی کامەی هەرزانە. ئێژنەکە پێی دەگوت پیاوەکە جاری پێشوو جاری هەفتەی مانگی ڕابردوو تۆ حەدمیشە سەرگا دێنی، ئەوە تا بەسەر جوانەکان ناسرای لە ناو خەڵکە، ئەبڕوو سوت پێ دەڵێن، گۆشتی ڕانەکەیدایە لە دەستەکەیدایە، چاو لە سەری حیوانەکەدایە، گوێ لەوێدایە، لول لەوێدایە، ئەمە هەمووی سیفەتی چاکە خوا لە سەرا خۆی کردوێتەوە، ئەو خەڵکە عەقڵی پێ ناشکێ، پارەی زیاد سەرف دەکا، باس دوو ڕۆژ بکڵێ ئاگری لە ژێرا بێ و ڕۆژێ گۆشتاوەکەی بخۆن، ڕۆژێ تاماوەکەی بخۆن، سێم ڕۆژ دەکوڵێ، چوار ڕۆژی پێ دەبینە سەر و پارەیەکی زۆریشمان بۆ دەگەڕێتەوە. ژنی داماوی ئێ بڵێ چی؟ ناچار دەبوو بە قسەی بکە. کابرا لە مزگەوتە چوو بۆ دوکانێک کرێکەی وەرگرێ، کابرا لەوێ نەبوو، کتی نانیۆڕۆ دێتە مزگەوت، بۆ کرێ وەرگرتن چوو لە مزگەوتە چاوەڕێی دەکرد، بینی پیاوێکی پۆشتە و پەرداخ و پیاوێکی وەکو جەنابتان بەڕێز و بە حورمەت، وتی دانیشتوانی گەڕک تازە خانوویەکم لەم مەحەلەیە کڕیوە، بۆ ئەوەی ناسیاویم لەگەڵ جەنابتانە پەیدا بێ هاتووم ئەم نیۆڕۆیە، ئەهلی مزگەوت هەمووی میوانی منە. کابرا سوزدەی شکری بۆ خوا بکتی خوا لێت بەزێ ژەمی ئەم نیۆڕۆیەشم بە بەلاش دەستکەوت، هەم کریەکەم وەرگرت هەم نانەکەش ناسمەوە ماڵەوە بیخۆم. بە دووی خەڵکەکە کەوت وەکو برسیەک، دانیشت و کە سەیری کرد کابرا کۆشکێک تەلارێکی گەورەی هەیە، سفرە ڕاخراو ئەوەی دڵ بیخوازێ لە سەری بوو. دوای نان خواردن چۆ لای کابرا وتی قوربان جەنابەت لە ئەمیر و پاشاکانی لە پاشازادەی، وتی ناوەڵا، وتی قوربان جەنابەت وەزیری، وتی نەوەڵا، وتی نوێنەری حکومەتی لەم گەڕەکە، وتی ناوەڵا، وتی ئەی بازرگانێکی نێودەوڵەتی، وتی کوڕە نەوەڵا، وتی ئەی چی؟ وتی وەڵا هەر کەسێکی ئاساییم، بەڵام خانوشتم زۆرە و تازە هاتووم ئەم گەڕەکە. کابرا وتی قوربان دەکرێت پێم بڵێیت و ئەم هەموو سەرەت و سامانە هیچی ئەم پلانە نەبێ و ئەم هەموو کۆشک و تەلار و ئەم سفرە ڕازاوەت هەیە؟ وتی کاکە من ڕووم لە خوایە، وەڵڵاهی هیچ ناکەم، بەس چاوم تیژە و حەزم لە ئافرەتە، حەزیشم لە ئافرەتێک نییە چۆن بێ و چۆن نەبێ، حەزم لە ئافرەتی دەوڵەمەندە، دەگەڕێم چاو وردەکەمەوە لە شوێ پیاوێکی دەوڵەمەندی سەرمایەداری ڕەزیل بمرێژنەکەی مارە دەکەمەوە. ئەنجا من دەست و دڵم سەخی، هەر پارەی کابرا ئەوەندە بۆ ژن منداڵە سەرف دەکەم، هەر پێڵاوم بۆ دادەنێن. ئەمە سێیەم ژنمە کە لەم گەڕەکەش پیاوێکی دەوڵەمەند بۆ خواستومە، ئەو گۆشکەم پێ دروست کردووە، زۆر لە مێردەکەی بێزار بووە، وا خزمەتی یەکەم ئامادەیە هەموو ڕۆژە دیواخانم بۆ بڕازێنێتەوە، خۆ من پارەی من نییە، من هەر سەرفی دەکەم. وتی ئەی ئێستا بەتەمای چی؟ وتی وەڵڵا بەس چوارەم ژنم ماوە، چاوم ور کردووەتەوە بیستومە کابرایەکەیە پێڵم فڵان کەسی سەرە جوانەگا زۆر زۆر دەوڵەمەندە، ژن و منداڵی لەبرسانە کوشتووە، ڕۆژ دەژمێرم جەڵدەیەک لێیدا و بمرێ و ژنەکەی ئەوی ژمارەکەمەوە، ئەڵێن پارەی یەکجار زۆرە، بەوە هەر خەنی دەبم. کابرا هەر تاسا ئەم ئەوەندە بە شڕۆڵی دەرکەوت و نەیزانی فڵان کەس خۆیەتی، هاتەوە لەرز دایگرت، چوو لە بازاڕ یەک سارە شتی کڕی و بردیەوە، وتی ئافرەت، وتی ئەو پیاوەکە چێ خێری پێکردووی؟ وتی وەڵا پارەی خۆمە، وتی قەت ناکرێ بە پارەی خۆت و ئەم هەموو شتت کڕیوە، وتی بەو خوا تا نەمردوم و مارە نەکراویەوە دیواخانی پێگەرم نەکراوە با خۆمان بیخۆین، خوا دەرسێکی دادام. بەڕێزان بڕواتان هەبێت زۆر خەڵک بەس کۆی دەکاتەوە ئەم ژنە داماوە پیاوەکەی بەرچاو کەوتووە، بەڵام خۆ ناکرێت لە ناو خەڵکە هاوارکە، وامە بە
وامە بە کابرا دەڵێ ناوی ئەبوو معشاب و معشابێک بۆ ڕێ دەکەوێت دەیخوا بەخوا دوایی دەخورێ خۆ ئەگەر شوژ نەکاتەوە منداڵەکانت بووکەکانت زاوەکانت بۆت دەخۆن ئەوان سفرەی پێ ڕازاوە دەکەن جا حیفنی ئەو ماڵی کەلی دەخۆی و بەرەکەتدار دەبێت تۆ بە دەستی خۆت قرچۆشیکەی بیپوچێنیەوە. دوێنێ کتێبێکم کڕی خوێنمەوە شەو بە ناوی پای زەبرا بەرگی 4 لاپەڕەی 29 کە مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە کە ئەلحەمدولایە ئێستا لە ژیانە و دانیشتووی سلێمانی نووسیوێتی. ئەڵێ مامۆستا جەلالێک بۆی جەڕامەوە کە برادەر و هاوڕێی خۆیەتی و مامۆستایەکی شاری سلێمانیە، وتی خێزانم پێی وتم ماڵی پورم کوڕەکەی هاتۆتەوە لە دەرەوەی وڵات، هەرچەند ئینسانێکی زۆر شەریف نییە، زۆر بێئەدەبە بەرامبەر بەخوا بە ئیسلام، بەڵام ئێمە لەبەر بخاتری پور موسیلێ ڕەحم با بچین سەردانێکی بکەین. کتم هەر زۆر مبارەکە با بڕۆین. شەوکە چوین بۆ لای هەر دانیشتون و کوڕەکە دەستی پێکرد، گەنجێک بوو دەستی پێکرد لە خوا و پێغەمبەر و مەلا و مزگەوت و دینەوە پێی داهات کەسی نەدەپاراست. ئەیگوت لە ئەوروپا بەس موسڵمان مەبە ئیشت باشە، بەس موسڵمان دواکەوتووە، ئێمە هەموو خەتای خوا و دین و ئیسلام و مەلا و مزگەوت ئێمە دواکەوتوین. والله ئێمەش خەڵکیان ئەم مزگەوتانە لە خەڵک تاڵ کردووە. من لەو ئەوروپایە نێربازی نەبێت چی خراپەیە کردومە، نازانم هەر حەڵاڵ چیە و حەرام چییە. ئێوە بۆ دەیزانی من بڵێن مامۆستایەکم و دەرس دەڵێمەوە و مامۆستای مزگەوتم لە ڕقی من زیاتر قسەکانی گەرم دەکرد. ئەم مامۆستایە پڕ حیکمەتە، ئەڵێ نەچوون بە دەمی کێشم، نەچوون بە هەر عیب ناکەی. وتم لە قسەکانت بوویتەوە تەواو خاڵی بۆەوە، وتی بەڵێ. وتم دەی گوێ بگرێتەوە بە دووی خۆشی ژیان داوێڵی، باسی خۆشیەکانی بەهەشتم بۆ کرد. ئای لە بەهەشتا چ خۆشی و خەڵاتێک هەیە بۆ تۆی گەنج کە ئەم کاتانە تێدەپەڕن و ئێستا خەریکە ناخت پڕە دەگری کە باسی تاوانەکانت دەکەی و ئەزانی خۆشحاڵی، بەڵام وەڵڵاهی لە عەزابای هەر لە دەربڕینەکان تا دیارە عەزابی پێوە دەچێژی کەچی خراپەیە کردوتە بێ شەرعیە کردوتە، بەس وەرە لە بەهەشتا ئەم خۆشیانە بۆ هەتایە. ئەنجا باسی لێبوردنی خوان بۆ کرد. وتم چەندی تاوانەکانت گەورە بێ ئەو خوا بەڕەحمە ئەوە تا تۆی فەزع نەکردووە، تۆ خۆت قسە دەکەی لە ناوت نابە، دام بە تاوانەکاندا دەبڵێ هێستاکانە ئابڕون نابە، وەرە بگەڕێەوە بۆ لای میهرەبانی ئەو خوایە. ئەڵێ من لەبەر خوا قسەم بۆ کرد لە ناخێکی پاکەوە. یەکسەر بێدەنگ بوو، وتی بەو خوا مامۆستا تا ئێستا نەمزانیوە خوا ئەوەندە بەبەزەیە، تا ئێستا نەمزانیوە خۆشی بەهەشت وایە، توا قسەی زیاترم بۆ بکە. وتم باز زیاتر درێژەی پێ نەدەم، ئێمە هەموو شەوانێکی دووشەممە کۆمەڵە گەنج کۆ دەکەینەوە و دەرسێکمان هەیە لە مزگەوت تا دوای نوێژی عیشا، بۆ نایە بۆ ئەو دەرسە. وتی بەڵێم بێ لەم شەوی دووشەممەوە دێم، من شەوی دڵە شەممە بوو کە چوون بۆ لای. وتی لەم شەممەیەوە لەم دووشەممەیەوە دێم بۆ دەرسەکەتان، کۆمەڵە هاوڕێی وەکو خۆشم بەدبەخت هەیە وەخوای ئەوانیش دێنم. هیدایەتی خوا جارێ لە یەک لەحزا دێ، لە یەک میوانداریدا دێ. مامۆستا دەڵێ حەوتی 2016 بوو، شەوی دووشەممە هات بۆ دەرس، لە هەمووان جوانتر گوێ ڕاگرتە بوو. دوای دەرسەکەوتی ئای مامۆستا چەند پێویستیم بەو قسانەیە، ئای مامۆستا چۆن تەمەنم بە فیرۆچ من وەم دەزانی ئەوەی بێشەرعی بێ بیکەی لە زەد وەرگرتنە، بەخوای هەمووی تامی ئەم چەند دەقەینا ئەم دەرسەی نەبوو. زۆر خۆشحاڵ بووم کە ئەلحەمدوللا گەنجێک بەبێەوەی من بیشکێن و لێی تۆڕە بووم پێی کێشم گەڕایەوە بۆ ئیسلام. وتی شەبێت جومعەی داهات و دەرسی داهات و گەنجەکانی ڕەفیقیشم دێنم. وتم دەرگای ماڵی خوا بۆ هەمووان وەکو یەک کراوەیە، ئەمە ماڵی من نییە، ئەمە ماڵی خوایە، لێبوردنی خوش بەڵکو خوا بەهۆی تۆوە لە ئێمەش خۆش بێ. زۆر دڵنەواییم کرد. شەوی دووشەممەی داهاتوو، ئەمە حەوتی 2016 بوو، شەوی دووشەممە دوای نوێژی عیشا سەیرم کرد ئەو گەنجە دیار نییە. دوای دەرسەکە تەلەفۆنم بۆ کردم فڵان دیار نەبووی. وتی مامۆستا ئەم شەو دەرسەکە بووتم ئارە وەڵا. وتی بەو خۆم زانی سپەی شەوە دایکم ڕای سپاردم بۆ دەرەوەی شار بە کارێک چووم، بەڵام بە دڵنیاییەوە ئینشەڵڵا ڕەفیقەکانیشم ڕاست پاردووە جومعەی داهاتوو دووشەممەی داهاتوو دا ئامادەی دەرسەکە دەبین، بەڵام نەگەیشتینەوە دووشەممەی داهاتوو. تەلەفۆنمان بۆ کرا بۆ خێزانم کە کوڕەکەی پورت لە کتوب پڕە جەڵدەی مێشکی لێدا و کۆچی دوای کردو مردووە. فریای هیچ قسەیەک نەکەوت، بەڵام دوا ڕۆژی بەخێر بوو، سوزدەیەکی بۆ خوا برد، هاتە ناو ماڵی خوا و لە شایەتمانێکی بە حەقی هێنا پەشیمانی دەربڕی لەو خراپانەی کە کردوێتی. فریای دەرسی داهاتوو نەکەوت. بەڕێزان هەر یەکێکیش لە ئێوەی جەنابتان واجبمانە لەناو کۆمەڵگایەکان کە هەر عەرزم کردن هەر دەڵێن قەیران موچە کەس باسی دین ناکە، هەر لە مەجلیسێکا دانیشە ئەرێ ناڵێن چێ نوێژ دەکا، ئەرێ ناڵێن چێ حیجابە، ئەرێ ناڵێن منداڵەکەت قورئان دەخوێنێ، هەر هەمومان باسی پارە هەر پارەش تێرخواردنی نییە، هەتایەکی بۆ ئەو خەڵکەی دەخوا و وەختی دەزانیت چەند پارە هەبوو هەمووی خورا و ماڵی خۆ نەخۆر بۆ چەکمە بۆ ڕۆیشت. ئەی قەیرانی ئاین، ئەی قەیرانی دین، هەر یەکێک لە ئێمە بەرپرسیارە، بەڵام عەرزم کردن توخوا با ناسیحی ئەمین بین، با نەسیحەتی یەکتر بکەین، فەزیحەتی یەکتر نەکەین.
با ڕەحمەتمان پێبێ بۆ یەکتر بە ناوی دینەوە نەک زەحمەتمان پێبێ باوەکو یوسف ئاسا خۆزگە موسڵمانان چارەسەری کۆڕۆنایان بدۆزایە و پێشکەشیان بە عالەم کردابیان وتیان خەڵکینە ئێمە دەستەکەی یوسفین لە هەر شوێنێکا بین ڕەحمەتمان پێ و خەڵکی ڕزگار دەکەین لە گرانی و زەحمەت و نەبوونی. لە کۆتایی وتارەکەدا دەڵێم ئینسان بە پشتبەستن بە خوای پەروەردگار لە دڵڕاوچە و قەلەقیەکان ڕزگاری دەبێت بەڵام پشتبەستنی ڕاستەقینەی وەکو ئەم بەسەرهاتەی کە ئێستا بۆتان باز دەکەم. ئەم بەسەرهاتە دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عەلا قیمەم الجیبال لەو کتێبەی خۆیدا ئەمە دەجێڕێتەوە. دەفەرمێت جارێک یەکێک لە کەسە ناودارەکان سەرمایەدارێکی گەورە کەسێکی بەڕێز و بە حورمەت چاوپێکەوتنێکی لە کەناڵێکەوە ڕاگەاندنەوە لەگەڵ کرا. پێی وترا یەک شتێک کە لە ژیانە زۆر پێی سەرسام بووبی و تا ئێستا لە بیرن نەچوو بێتەوە و لە بیرن نەچێتەوە چییە؟ وتی زۆرشتم لە ژیانە بینیوە لە بازرگانیمدا لە هەڵسو کەوتم لەگەڵ خەڵکدا لە خۆشی و ناخۆشیدا بەڵام شتێک کە هەمیشە بوو بە مامۆستا و دەرسێکم لێ وەرگرت و لە بیرم ناچێتەوە ئەمەیە با ئێمەش بەڕێزان هەمومان بە وردی گوێی بۆ بگرین. ئەو پیاوە بەڕێزە دەڵێ شەوێک لە ماڵەوە خەوم لێزڕا هەستم کرد خەوم لێ ناکەوێت شەوگاری وەکو ئێستا درێژ بوو خەوم لێ نەدەکەوت تەپاوتل یعنی وەڕز بووم جا ناڕەحەتترین شتەوەی خوا پەناماندا لە شەوە هەرچی بکەی خەوت لێ نەکەوێت. هەستم بێزار بووم خێزانم وتی چیەکەی وتم تا ئەو حەوشەیە دەچم و تۆزە هەوایە کەڵدەمژنێتی لەناو ئەم جێگایدا ناڕەحەتم تۆ بخەوە ئەڵێ چوومە دەرەوە ئیرادەی خوای پەروەردگار هەستم بەخۆم نەکرد چۆن لە حەوشەی ماڵەکەم وەڵڵی چوومە دەرەوە جلەکانم لەبەر کرد بۆوانێ پۆشتە و پەرداخ هەموو شتێکم هەڵگرت بوو قۆندەرەم لە پێکرد بە نەعلەوە نەڕۆیشتم چوومە دەرەوەی حەوشەکەمان ڕۆیشتم بەلای مزگەوتی گەڕەکا ڕۆیشتم سەیرەکەم بەو نیوە شەو مزگەوت کراوەتەوە خوا دەرگای مزگەوت کراوەتەوە هاتە خەیاڵمەوە باشە من بۆ بسوڕێمەوە بۆ نەچم دوورکە شەو نوێژ بکەم بۆ خوای گەورە دوو دوعای خێر بکەم ڕۆیشمە مزگەوتەوە سەیرەکەم گڵۆپێک بە کزی دایسێ لە حیوانەکەیە و کابرایەک لە ژووری مزگەوتایە دەپاڕێتەوە لە خوای گەورە زۆر بە کوڵ دەپاڕێتەوە دەگریا وتم ئەو پیاوە لێ قەوماوێکی هەیە بە تەنیا بەم شەوە تاریکە ڕووی لە ماڵی خوا کردووە ئاوا بە کوڵ دەستەکانی بەرز کردبووە و فرمێسک بە چایە داهاتە خوارەوە حەنین و گریان لە ناخیا دەهاتە دەرەوە لێی گەڕام لە دواوە منیش دەستنوێژم هەڵگرت لە مینی مزگەوت و دەستنوێژم گرت و دوور کاس سونەتی مزگەوت و شەونوێژم کرد و دانیشتم حتا لە دوعا و پاڕەکانی بۆەوە چوومە لایەوە ئەو ئاگای لە من نەبوو دەستم لێدا لەسەر شانی وتم برام سەلام عەلەیکم وتی عەلەیکە سەلام کاکە یاخوا بەخێر بێ وتم دەمێکە بە دیارتۆم زۆر بە کوڵ لە خوا دەپاڕیتەوە دیارە زۆر گرفتاری وتی وەڵڵی تۆش پیاوێکی ئیمانداری بەم شەو هەر من و تۆی لێین و خوا ئاگای لێمانە ئەرە وەڵڵا ئەوەندە گرفتارم ڕووناکیم لەم سەر زەویەدا نەماوە وتم بەهۆی چیەوە وتی بەهۆی قەرزاریەوە قەرزاری خەو خۆراکی لێ حرام کردوم کاتی دانەوەی کۆمەڵە قەرز کە بۆ نەخۆشی پێویستی ماڵ و منداڵ قەرزم کردووە بەخوا من سوالکەر نیم ئەوەی توانای بەشەری هەبوو هەوڵم دا و کاسبیم کردووە بەڵام وەڵڵاهی ناچار بووم ئەو قەرزە بکەم کاتەکەی هاتووە و خەو خۆراکم نەماوە یا ڕەبی خوا پەنامان دەی لە قەرزاری بەڕێزان هیچ دەردێک نییە لە قەرزاری قورستر بێ بۆ سەر شانی پیاوی بە حورمەت کە وەختی قەرزەکە بێت و هەز بە ئەم زەویە جێگەی تۆی تێدا نابێتەوە کە کابرا دێت و خەختی قەرزەکەی و پیاوەتی کردو نەیدەیتەوە نەدبێ ئەڵێ وتی وەڵڵاهی دنیا لەبەر چاوم تاریکە بەڵام بیرم کردەوە پەنام بۆ خوا هێناوە پەنام بۆ خوا هێناوە ڕوون کردوتە خوا بەهانامەوە دێ بەویستی خۆی ئەڵێ وتم خەممەخۆ من کابرایەکی دەوڵەمەندم قەرزەکەت چەندە لە کتێبەکان من وەک خۆی بۆتان دەڵێم وتی 4000 جا نازانم 4000 دلار بووە 4000 جونەی بۆ چی بووە وتی 4000 هەر دەستم بە چاکەتەکە ما کرد و پارەکەم بۆ ژماردوتم ئەوە 4000ەکە چۆن گوڵێک کە ئاوی لێ دەبڕێ دوای ئاوی دەکەیتە ژێر دوای چۆن دەگەشێتەوە ئاوە دەموچاوی گەشایەوە یعنی دەموچاوی ڕووناک بۆ لەو تاریکیەدا وتی یا ڕەبی خوا پاداشت بداتەوە والله ئیشاڵڵە تۆش لە دۆستانی خوای و ماڵەکەت حەڵاڵە کە هاتی خوا ناردی بۆی من لەم تەنگانە ڕزگارکەی یا ڕەبی خوا هەزار ئەوەندەت پێ ببەخشێ خوش بە هاوارتەوە بێ لە دنیا و قیامەتە زۆر دوعای خێری بۆ کردم زۆر سوپاسگوزاری بۆ خوا دەربڕی و سوپاسی منیشی کرد و دوعای خێری بۆ خۆم و ماڵ و منداڵ و سەرەت و سامانم کرد وتم کاکە جان ئێستا شەوگار زۆری ماوە وتی من کە خوا دەرگای لێکردمەوە هەر لێرە دەمێنمەوە تا بەیانی زیکر و شەو نوێژ دەکەم کە نوێژی بەیانیم کرد وتم وەڵڵاهی ئەنجا من خەوم دێ ئێستا خەریکە خەودام دەگرێ ئێستا شەوگار زۆری ماوە بۆ نوێژی بەیانی من دەڕۆمەوە بەڵام پێشەوەی بڕۆم دەستم کرد بە گیشفانمدا کارتێکی بچکۆلم دەنێرە وتم کاکەوە عینوانی خۆمە ئەمە ناوی کارگەکەم مەحەلەکەم ژمارەی تەلەفۆنەکەم هەموو ناونیشانێکی من تۆ برای منی
هەر کاتێک لە شوێنێکە گرفتاریت هەبوو قەرزاریت هەبوو نەبوونیت هەبوو وەرە بۆ لای خۆم یان ئەگەر نەتوانی بێ بۆلام بەم ژمارە تەلەفۆنە پەیوەندیم پێوە بکە دەگەمەلات و بەبێ لە ڕوودامان بەبێ شەرمکردن چی دویست لە برای خۆتی داوا بکە وتم ئێستا لە جاران خۆشحاڵتر دەبێ بەڵام وڵامێکی دامەوە ئەو وڵامەیە کە هەرگیز لە بیرم ناچێتەوە کە لە ژیان مەجارە شەش نەمبینێەوە لەوە پێشتریش نەمبینی بوو بزانین وڵامەکەی چی بوو وتی وڵامەکەی ئەوە بوو جارش کە دەستی کردەوە بۆ لای خوای گەورە فەرمووی یا ڕەبی خوایە نمونەی ئەم پیاوە ساڵحە و خوا ناسەر لە کۆمەڵگادا زیاد کە خوایە نمونەی ئەو دەوڵەمەندانە لە کۆمەڵگادا زیاد کە و هەژاران ببنە مای چەترێک بۆ سەرسەری هەژارانی لێ قەومە ئەوا فی سەبیل الله ئەڵێن نە ئەو لە منی پرسیوە ناوت چییە نە منیش لە ئەوم پرسیوە ناوت چیە و ماڵت لەکوێیە بەڵام دەستی نا بە کارتەکەەوە وتی نیگەران مەبە وەڵی کاکە گیان کارتی تۆم ناوێ پێم سیر بوو کارتی منی نایە منۆم زانی هەر پەلاماری دەستم دەدا و کارتەکە خێرە دەکاتە ژیفانی وڵە بە قوربانت بم لێم بزر نەبی تۆ فریشتەی فریادڕەستی من بووی وتی سوپاست دەکەم خۆ هەزار ئەوەندەت پێ بەخشە بەڵام کارتەکە بخەوتە ژیفانتەوە من هەر وەختێ پێویستێکم دەبێ بۆ خۆم کاسبی دەکەم تا توانام هەبێ درێخی ناکەم بەخوا چاوم لەوە نییە کەسێ دینارێکم بداتێ و یارمەتیم بدا ئەو وەختانەش کە وەکو ئەمڕۆ محتاج بووم کارتی بەندەکانی خوام ناوێ من خۆم کارتێکم هەیە لەگەڵ خوادا وتم کارتەکەی تۆ چییە سەرم سوورما وتی دەستنوێش هەڵدەگرم دێم لە مزگەوتا بە کوڵ لە خوا دەپاڕێمەوە خوا بۆ خۆی کەسێکی وەک تۆ دەنێرێ بۆم و پێداویستەکەم بۆ دەفع دەکا ئێستا من پێداویستی ئەمەم ڕزگارم بۆ ئێستا نە قەرزارم و نە هیچ مۆبایلیشی شوکاری خۆم دەکەم و ماڵ و مناڵم دەژێنم بۆ لە ئێستاوە کارتی تۆ لە جیشفان مەبێ و کارتی خوا لە یاد کەم وەڵڵی برام کارتەکەی خۆت بۆ خۆت یا ڕەبی خوا پاداشت داتەوە وڵا قەسەم بەخوا سەیری کارتەکەی نەکردم لێ نەپرسیم عینوانت لەکوێیە ناوت چییە وتی ئەمڕۆ ڕزگارم بۆ و خەمی بەیانیش ناخۆم خوا نەخواستە جارش کەش کەوتمەوە تەنگانەوە خوا یەکێکی وەکو تۆ هەر دەنێرێ دەینێرێ و دێتە سەرم و خۆی شتەکە دەفع دەکات تا خۆشم توانام هەبێ خۆم لە کار ناخەم و دەستی سوڵ درێژ ناکەم وتی واللهی لەو کاتەدا هەموو لەشم دەلەرزی ئەوەندە سەرمایەدارێکی گەورە بووم خۆم لە ئاستی ئەو پیاوەدا پێ بچووک بوو ئەو هەموو تەوەکولە لەسەر خوا ئەو ئاتەی قورئانم بیرکەوتەوە کە لە سوورەتی فورقانە دەفەرمێ وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده وكفى به بذنوب عباده خبيرا پشت و پەنات بخەسەر ئەو خوای کە حەیە کە زیندووە الذي لا يموت کە قەت نامرێ خوایە کە هەمیشە زیندووە ئاگادارە بە حاڵی بەندەکانی سبحان الله بکە الحەمد لله بکە ڕوو لە خوا کە پشت بە خوا بەستە بەس وەکو تەوەکولی ئەو خوایە ئەو بەندەیە بۆ خوا ئەو پیاوە دەوڵەمەندی وتی خەڵکم زۆر دەبینی کە هاوکاریم دەکردن خوای بۆ عینوانی خۆمی پێ بڵێم بە فەخرەوە داوای تەلەفۆنەکەی لێ دەکردم لێم بزر نەبی ئەو پیاوە دەستی بە کارتەکەەوە ناوتی من ئیشم بەخوایە بەو خوای کە ئەم شەوە تۆی لە ماڵیە نایە دەرەوە نای بۆ لای من با پەیوەندیم لەگەڵ خوایە نەپسڕێ با تەوەکولم لەسەر بەندەی خوانە بێ هەر لەسەر خاوەنی بەندەکان بێ کە ئەڵڵای عەزیمە کە ئەڵڵای ئەڕەزاقە کە ئەلحەی الذی لا یەموتە بۆیە دەڵێن کاتێک کە ژن و پیاوێک کێشە و ناکۆچی کەوتە نێوانیانەوە و بەداخەوە گەیشتنە تەلاق یەک منداڵیان هەبوو منداڵێکیان هەبوو منداڵەکە پیاوەکە دەیگوت دەبێت لای من بەخێوکرێ دایکی جوان پەروەردەی ناکات دایکی دەیگوت نەخێت جگەرگۆشەی خۆم و نایدەمە باوکی ستەمی لێ دەکەی لە بەردەمی دادوەرە لە بەردەمی حاکمێکی دادپەروەر و ژیر و عاقڵدا جا حاکم چەندە زانایی شەرتە بە قانون ئەوەندەش حکمت و دانایی و عەقڵ گەورەیە بۆ حاکم حاکمەکە بە پێی قانون دەبوو منداڵەکە بدا بە دایکی بۆیە بە مناڵەکەی وت تۆ کامیان هەڵدەبژێری ڕۆڵەی من وتی وەڵا باوکم هەڵدەبژێرم حاکم لێ پرسی بۆ هەر بە پێی قانون بۆیە مادام خۆی مناڵەکەت لە باوکم دەوێ فەرموو بۆ باوکت بێ بەڵام حاکم لەو مناڵەی پرسی ڕۆڵەکەم بۆ باوکت هەڵدەبژێری وتی وەڵی دایکم زۆری زعاجە هەموو بەیانیان خەبەرم دەکاتەوە ئەڵێ ئەبی بچی بۆ مەکتەب خۆت بگۆڕی دێمەوە نایڵی ئیسراحەت بکەم سەعیەکەت بکە دەرسەکانت بخوێنە بەس باوکم زۆر بۆم چاکە ئەڵێ ڕۆڵە خوێندن هیچ نییە من نەشم خوێندەوە هەر پێشگەیشتم بڕۆ بۆ کۆڵان بۆ خۆت یاری بکە باوکم زۆر ئیسراحەتە حاکم وتی دەبێ ئەم مناڵە بدرێ بە دایکی بە پێچەوانەی ڕێی خۆیەوە چونکە باوکی دەیفەوتێنێ دایکی پەروەردەی دەکا و دروستیەکە نەخێر مناڵەکە تێناگە ئێستا ئەبێ بدرێ بە دایک بۆیە عولەمای غەربیش جگە لە موسڵمانانیش ئەمە پێڵەن سحر اليەقین یان سحر الئیمان علەمانی دەروونناس دەڵێن يرون أن كل الأشياء مسخرة لمن أيقن هەموو شتێک بەو یەقینەیە کە خۆت سەیری دەکەی لە شتێک بترسێ تووشی بەڵایەک دەبی هیچ حسابی ومەکە تووشی هیچ نابی
کۆتایی وتارەکەمان لە باسی موسا پێغەمبەردا کە فەرمووی ئینی ئانەست نارا، نەیفەرمووی ئینی ئەبسەرت بینیم، فەرمووی هۆگری ئەو ئاگرم، نارن بە نەکیرەی یعنی یەک تۆس پریشکە ئاگرێکە، وەڵڵاهی خوا ڕزگاری کردو بوو بەخێر. ئەوە بەسەرهاتەی کە لە کتێبی سیحر اليەقینی نووسەری ئەوروپی کلود ئیمبرستۆڵدا لە لاپەڕی 100دا کە کراوە بە عەرەبی کتێبەکە، لەوێدا دەڵێ دوو کەس لە وتێلەکا بوون، ژوورێکیان درا لەبەر قەرەباڵی کاتەکە و جەنجاڵی وەختەکە، ژوورێک کە ئەسڵەن مەغزەم بوو. ئەم دوو کەسە شەو هاتنە ئەو شوێنەوە زۆر درەنگ بوو، کارە باش لە ژوورەکەدا نەبوو چونکە مەغزەنێک بوو. وتیان کاکە حەل لەسەر شەقام نەکەوین جێگایەکمان بدەنە خاوەنی وتێلەکە، وتی مادام ئەوەندە زەڕورن بڕۆن لەو ژوورە بخەون. وتیان زۆر باش، ئێمە ماندووین هەر ئاواژ دەکەین بەیانی دەبێتەوە و بە هەر سعرێکیش بێ ڕازین، بە پارەیەکی کەم ژوورەکەی دانێ. دەرگایان پێوەدا کاتێک کە نیوەی شەو خەبەر بوونەوە لەگەڵ هاوڕێکەیە، هەناسەیان تون بوو بەڕاستی زۆر تەنگ بوو، خەریکە هەناسە نەدەما هەوا نەدەما چکە هەوای بۆ نەدەهات واقعان. ئەڵێ یەکیان هەستا لەو تاریکێدا وتی بەڵکو پەنجەرەیەک شتێک بدۆزمەوە، دەستی لە شوشەیەک درا، وتی ئەوە پەنجەرەکەیە، بەڵام چەندی ڕای کێشا بۆی نەکرایەوە، بۆیە تاکە پێڵاوەکەی دانا نعلەکەی دانا و پەنجەرەکەی شکان، وتی کوڕە چ دەبێ بەیانی بۆی دەکەین، بۆ من خنکام لە بێ هەواییدا هەناسەمان نەما، پەنجەرەی شکاند و هاتنەوە. دوای دووسێ خولەک خۆی و هاوڕێکی کوتیان ئۆخەی چەند بایەکی خۆشات، چەند هەوایەکی خۆشات، وەخەی ئیسراحەتمان کرد، مرتاح لێ خەوتن تا بەیانی. بەڵام بەیانی کە ڕووناک بووە و دنیا ڕووناک بووە سیر دەکەن، ئەوە پەنجەرە نییە، ئەوە دۆڵابی جلوبەرگە کە لە وڵاتی خۆشمان هەبوو شوشەیەکی پێوەیە، کابرا کە دەستی لە شوشەکە دراوەی زەنی و پەنجەرەی دەرەوەیە، بەڵام کە لێی داوە شوشەی دۆڵابەکەی شکاندووە، ئەمان لە دەروون و مێشکی خۆیاندا وایان زانیوە پەنجەرەی سەر دەرەوە شکاوە، هەر یەکسەر مێشکیان مرتاح بۆ فێنێکی بەدڵ و دەروونیان داهاتووە. خۆت چی حیسابکەی ژیان ئەوەت پێدەبەخشێ. ئینی ئانەست نارا، موسا پێغەمبەر پێوتین کلیلی سەرکەوتن گەشببینیە. خەتیبی بەغدادی دەفەرمێت جارێک لە مزگەوتێکا بووم، لە مزگەوتا بووم، ئاوا وەکو جەنابتان خەڵکێکی زۆر دانیشت بوون، من زوو چوون بۆ مزگەوت، بۆی گەورەترین خێرم بەنسیب بێ، نەک لە دوای بانگ بێم کەمترین خێر بێت بەرمە ماڵەوە. زوو چوون بینیم کابرایەک دانیشتووە قورئان دەخوێنێ، هەل لەسەر و سیمایدا پیاوێکی نورانی بوو، تەسبیحی دەرێ ناو سڵاوەتی ڕۆژی جومعەی لێ دەدا، زۆر دڵم پێی خۆش بوو، نوێژی سونەتی دەکرد، هەر زوو پێش من هاتبوو. بەڵام کاتێکەوە مزگەوت تەواو قەڵەباڵغ بوو، ئەو پیاوە پێش ئەوەی خەتیب دەستکا بە خوتبە هەستا و مزگەوتی بەجێ هێشت و ڕۆی. ڕۆیشتم بزانم بۆ ڕۆیشت، ئەبێ دڵی لە کەس خۆ کەس قسەیەکی نەکردووە، کەس دەنگێکی لێ نەهاتووە، ڕۆیشت و لە حەوشەی مزگەوت چوە دەرەوە مزگەوتی بەجێ هێشت. سەیرە کابرایەک بەو زووە هاتووە بۆ مزگەوت کەچی نوێژی جومعەی نەکرد. بینیمەوە لە دوای ئەوە، بینیمەوە و سڵاوم لێ کرد و وتم هەرچەنەوە کاری من نییە، بەڵام لە دڵما گرەیە، ئەگەر دەکرێ پێم بڵێ ئەو ڕۆژە جەنابەت بەقەدەر جومعەکە ببینینی ڕوخساری تۆ لەو مزگەوتەیە دڵم کرایەوە، مزگەوتت ڕازاندبووەوە بە قورئان خوێندن و بە سڵاوە لێدان و بە بێدەنگیەکەت بە خۆ پوخت و خاوێنیەکەت، بۆ جومعەکەت نەکرد. وتی وەڵڵی دەزانم لەسەر دڵتا گرەیە، تۆش من ناناسی بۆیە بەرباز دەکەم، من قەرزار بووم، وەڵڵاهی ئەو قەرزە ژیانی لێتاڵ کردوم. ئەو وەختەی خەتیب خەریب و دەستکا بە خوتبە و مزگەوت قەرەباڵغ بوو، خاوەن قەرز هاتە مزگەوتەوە، قەسەم بەخوا کە چاوم پێیکەوە لە شەرمەزاری ئەمیزم بە خۆما کرد، وەڵڵاهی بریسکەیەک بەسەرما هات لە شەرمەزاری خۆم کە چاوم بەو خاوەن پارەیە کەوت و دەبوو پارەکەی بدەمەوە نیشم بوو، وەڵڵاهی یەکسەر هەموو لەشم خاو بۆ میز هاتە خوارەوە، جلەکانم لە نوێژ چوون و چوومەوە ماڵەوە جومعەکەم فەوتە. خەڵکێک هەیە ئاوایە لە ژێرباری قەرزاریە دێت، چ قورسە. مامۆستای پایەبەرزی کورد مامۆستا شێخ محەممەدی خاڵ کتێبێکی نامیلکەی بچکۆلەی هەیە، پێی دەڵێن هەر نووسینی خۆیەتی سەرگوزشتەکانی ژیان، لە لاپەڕەی 37 بەسەرهاتێکی ڕاستەقینەی ئەم کوردستانی خۆمان دەژێڕێتەوە. مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەفەرمێت لە گوندەکانی کوردستاندا کە زۆرتر پابەندی مەزهەبی پێشەوامان ئیمامی شافعی بوون ڕەحمەتی خوای لێبێ، لە مەزهەبی صحیحی پێشەوا شافعیدا نوێژی جومعە لەناو گوندا لەناو شارە لە گەڕەکە نابێت دانیشتوانی مزگەوت لە 40 کەس کەمتر بن، 40 کەسی دانیشتووی ئەسڵی ئەو شوێنە ئامادەی نوێژی جومعە نەبن، ئەو جومعەیە ناکرێ. جومعەیەک لە گوندێکی ئەم کوردستاندا مامۆستای خاڵ دەفەرمێ ئیمامی مزگەوت وەختی پێش ئەوەی دەستکا بە وتار
سەرژمێریەکی خەڵکەکە دەکات یەک دەیانژمێرێ قەدەری خوا 39 کەس دەردەچن یەک کەسیان نوقسان دەبێت ڕەنبێ پێتان سیر بێ من خۆم لە ژیانی مەلایەتیدا بە فەزلی خوای ئێستا کە خەڵکێکی زۆر گوێمان لێ دەگرێ گەڕاوم نەک 40 کەسم بۆ کۆ نەبووەتەوە لە جومعەدا سەرەتای ژیانی مەلایەتیم لە زۆر گوندا مەلا بووم یەک خەڵکەکەم ژماردەوە کە ئەو مامۆستایی کە باسی دەکەم گەڕاوم بۆ مەسەبی ئیمامی نەوەوی بەڵکو تەقلیدی عولەماشکە کە بە 12 کەسیش جومعە بکرێ بە 8 جومعە بکرێ بۆمان نەگەیشتۆتە 15 کەس چلەکەم بۆ کۆ نەدەبوو مەگە تەعزیە بووە لە گوندەکەدا یان خەڵک بەهۆی شوکارەوە نەدەهاتن یان دەیەکە کەم دەبوو کە مەلایەتیم لێ دەکرد مامۆستاش وەکو بەسەراتەکەی من دەگەڕێ 39 کەس کۆ دەکاتەوە بەڵام نابن بەچل مامۆستاش زۆر تەقلیدێکی بە قووەتی ئیمامی شافعی دەکە ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێ دەبێت ئیلا 40 بین ئەینا جومعەکە ناکرێ کاتی خوتبەیە ئەی چی بکەین مامۆستا دەڕوا بۆ سەربانی مزگەوت بەڵکو بەناو ئاوایدا یەکێک ببینێ و بانگی کە ئەبینێ یەکێک لە دانیشتوانی گوند لە شێڵگەکەیەوە دەگەڕێتەوە بەرەو ماڵەوە کاتی نیوەڕۆیە بانگی دەکا کاک فڵان کەس بەڵێ مامۆستا تکە تا ئێرە وەرە دێ مامۆستا لە سەربانی مزگەوت و ئەویش دەخوارەوە فەرموو مامۆستا ئەمرێکت هەبوو وەڵڵا کاکەی گیان بەڵکو بێی دەستنوێژێک بگری لە جومعەیە دانیشی و خۆ تۆش ئەهلی ئەم دێ و واجبی جومعە لەسەرە و ئەوە حەوزی مزگەوت هەیە گەل لە شت پاگنێ و ئەوە ئاو هەیە گە دەستنوێژ بگری و وەرە 40 کەسەکە تەواو دەبین و با خوتبەکەم بخوێنمەوە ئەڵێ مامۆستا یعنی لەسەر من پەک کەوتووە ئەڵێ ئەرە وەڵڵا ئەگەر تۆ بێ ڕێک 40 کەسی تەواوین ئەویش دەڵێ ئەگە بێت و من نەیەم ئەم جومعەی ئەم هەفتەیە ناکرێ ئەو خەڵکە ئەو خێرەی لە قیس دەچێ ئەڵێ ئەرە وەڵڵا گەنەی بە نوێژی نیوەڕۆ بکەین 40 کەسەکە تەواو نابێ جا زۆر جا بەڕێزان دەبێ وریابی بەرامبەر نەزانێت کە تۆ زۆر لەسەر ئەو پەکت کەوتووە تەواو وا مەجالی نەدەیتی هەموو شتەکانی بۆ ڕوونکەیتەوە مامۆستای دڵسۆز و دڵپاک و فەقیریش ئەڵێ ئەرە وەڵڵای کاکە ئەگەر بێی تۆ هەم تووشی خێرەکەی خۆت دەبی واجبی جومعەکەت بۆ دەنووسرێ خێرێکی زۆر ئەو خەڵکەش هەمووی تووشی خێر دەبێت لەو مزگەوتەدا ئێمەش جومعەکەمان بە ئیسراحەت دەکەین و 40 کەسی تەواوین ئەڵێ یعنی بەدڵنیاییەوە مامۆستا گەنێم ئەم جومعەیە ناکری ئەڵێ نەوەڵڵا دەڵێ دەی لە خوا بەزیا بێ کارێک لەسەر من پەیشی کەوت پێ ئەزانی چەند جاریشم بەخوا بۆی نەکردوم ئەمڕۆ ڕۆژی تۆڵەیە بەخوا نایڵم جومعەکە بکرێ هەرچی مامۆستاری گەڵێکا بەخوا سووک و باریک دەڕاتەوە بۆ ماڵەوە نایڵە جومعەکە تاوە بێ بەڕێزان لە زۆر ماڵە خەڵکێک هەیە تێک دەرە ئەڵێ ئەو خێرەم ناوێ بۆ خۆم بەس بۆ ئەوەی تۆش تووشی خێر نەبی هەیە لە دایرەیەکا وایە هەیە لە ناو گەڕێکێکا وایە هەیە لە ناو بنەماڵەیەکە ئاوایە ئەمەت پەنا بەخوا دەرونی نەخۆشە ئەمە دەرونی پڕ بووە لە کینە بە هەر شتێک بێ نەعوذ بالله وازانە تۆڵە لە خوا دەکاتەوە ئەوەندە نەخۆشیەکە لێی پیس کردووە بۆیە دەرونی نەخۆش یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی کینە لە دڵدا مامۆستا مەلا مەحموودی ئازادی خوای گەورە تەمەنی پڕبەرەکەت کا و لە ساغی کە ئێستا لە ژیانایە ئەفەرمێت لە حدودی منتیقەی پێنجوینە چوومە سەردانی دۆستێکم پیاوێکی زۆر بە شان و شەوکەت و بە هەیبەت پیاوێک بوو زۆر ساغ و سەلیم پڵنگ ئاسا بەردەوام لە شاخ و کێوە بوو خواردنی تەندروستی دەخوارد بەڵام کتوپڕ تووشی نەخۆشیەک بوو کە من چوون بۆ لای هەموو لەشی ئاوسا بوو پاک و پوختی خۆی پێ نەدەکرا ئەو پیاوە بە هەڵمەتەی کە وەکو شێر و پڵنگ وا بوو لە کەژ و کێوە وا زەلیل بوو هەموو لەشی ئاوسا بوو خەریب و کرم لێی دەدا تەنانەت خۆی پێ نەدەخورا بە حاڵ و زەی دەهات هاواری دەکرد زۆر خەمناک بووم بۆ ئەو دۆستەم ئاخ و حەسرەتم هەڵبڕی کە کەسێک ببینم لەو قارەمانێتیەوە ئێستا ئاوا زەلیل بۆتە پەڕۆیەکی سیپاڵ لە دەشتێکا کەوتووە هیچی پێ ناکرێ هاتمە دەرەوە کوڕەکەی زانی کە من زۆر پەرۆشی باوکیمە وتی مامۆستا خوا خێرت بنووسێ ئەوە لە ڕووی دڵسۆزی و هاوڕێیەتی دڵسۆزی خۆتە بەڵام ئەزانی ئەوە خوای بەچکە ورچەکان و باوکمی والێ کرد وتم کام بەچکە ورچانە وتی هەر ساڵی پێش و باوکم چوو بوو ئەو شاخە تووشی دەڵەورچێک بوو گوانەکانی پڕ لە شیر بوون دیارە هاتۆ خواردنێک پەیاکە هیچ زەرەدی بۆ باوکم بوو ئەو خەڵکە نەبووە باوکم چوو و کوشت بووی چەند فیشەکێکی پێوە نابوو کوشت بووی بەجێ هێشت بوو دوای چەند ڕۆژێک باوکم لە هەموو مەجلیسێکا دەیجێڕایەوە زۆر بە شانازیەوە دەیجێڕایەوە کە ورچێکی کوشتووە خەڵکی لێ کۆبوونەوە وتیان با بچین سەیریکەین وتی ئەزانم وا لە فڵان شوێن کەوتووە کە چوین بینیمان کۆمەڵە بەچکە ورچی ساوا دوای ئەوەی دایکیان هاتووە بۆ خواردن و بلەوە ڕێو خواردنێک خوا و جایەک خوا کە گۆشتی دەست نەکەوە ورچ جاخۆریشە ئەوەش دەخوا گوانەکانی پڕ کردووە لە شیر بەڵام کە نەچۆتەوە کوژراوە بەچکەکان لە تاوی برسێتی هێلانەکەیان بەجێهێشتە و کێوماڵی سنوورەکەیان کردووە تا بە بۆن لاشەی دایکیان دۆزیوەتەوە
ئەو خەڵکە بینی ئەو بەچکە ورچانە بەو دایکە کە ئاوساب و لەشی ئاوساب و کرم لێیدا بوو بۆگەنی کردبوو لە عەزرەتی برسێتیە دەمیان بە گوانی دایکەکەیانەوە نابوو ئەوانیش دوای چەند ڕۆژە مردن خوای گەورە هەر ئەو ساڵە باوکمی تووشی ئەو دەردەکرد لە ساغیدا ئاوا لە جێگادا کەوتو ئێستا وەکو ئەو ورچە دەبینم باوکیشم دەبینم کە چۆن ئاوسا و کرم لێیداوە ئەم گردونە خاوەنێکی هەیە بەڕێزان ئەوێ منداڵەکانمان دانیشین لەسەر ئەمە پەروەردەیانکەین ڕۆڵە ژیان کاری بچووک لە چاکە و لە خراپە یەئتی بها الله خوا لەم دنیادا دەیهێنێتەوە ڕێگات عەرزم کردن حەل لەوەی ئازارێک لەسەر ڕێگایەک لا دەبەی ئیلا تووشی دڵخۆشیەک دەبی خوا ئازارێک لەسەر ڕێگا لا دەبا مێرولەیەک بە ناحەق دەکوژی کە هیچ زەرەری بۆ تۆ نەبووە تووشی خەمێک دەبی دڵنیا بە تووشی ئازارێک دەبی کە ئەم بەسەلاتانە بەڕێزان هەمووی لە کتێبی معتەبەرە نووسراون ئەم بابەتەی کە ئێستا بۆتان باز دەکەم دکتۆر تەحسین عەلی شیروانی کە مامۆستای زانکۆیە لەم شاری هەولێرەدا دادەنیشێ دکتۆر تەحسین عەلی شیروانی کتێبێکی هەیە ئەلف قسة وقسة لە لاپەڕەی 432دا لە زمانی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسیەوە نەقلی دەکات کە مفەسیری گەورەی قورئانە ئەڵێ یەکێک لە زانا بەناوبانگەکانی دیمەشق گەنجێک وەکو ئەم گەنجە جوانانەی ئێمە دەچێتە خزمەتی ئەڵێ جەنابی شێخ ئوستاز مامۆستای بەڕێز وەڵڵاهی من گەنجێکم تەمەنم گەیشتۆتە حەدی ئەوەی کە ئێستا هاوسەرگیری بکەم ماڵ و حاڵێکم هەبێ زۆر حەز دەکەم لە حەرام بە دوور بم خوا هاوسەرێکی حەڵاڵی پاکم پێ ببەخشێ بەڵام وەڵڵاهی من نە ماڵم هەیە نە پارەم هەیە نە مارەییم هەیە فەرمووی ڕۆڵە گیان تۆ ئیش دەکەی وتی ئارە وەڵڵا لە دوکان و مەحەلی کابرایەکی زۆر دەوڵەمەندا شاگردم لە شەریکە و مەحەلەکەی ئەوە کار دەکەم مامۆستا گیان چی بکەم چۆن هاوکاریم دەکەی مامۆستاکە فەرمووی یەک وشت پێ دەڵێم ئیتەقی الله دایمە خوال لەبیر بێ دایمە خوال لەبیر بێ چونکە خوا وعدی داوە ومن یتەقی الله یجعل له مەخرەجا ويرزقه من حيث لا يحتسب هەر کەسێ حساب بۆ ئەڵڵا بکا لە هەموو کاتێکا لەبیری بێ عیبادەتی خوا نەفەوتێنێ ئەوەی خوا نەهی لێ کردو وازی لێ بێنێ لە هەر شوێنەکە ویستی حەلام بکا بڵێ خوا چاودێرە بەسەرمەوە شەرم لە کامیرەی مرۆڤ نەکا ئەوە خوا لە هەموو تەنگانەیەک ڕزگاری دەکا ڕزقی دەدا بە شێوەیە کە خۆی بیری لێ نەکردوێتەوە وتی کوڕە باشەکەم گەنجە خۆشەویستەکەم وەڵڵاهی من بەس ئەوەت پێ دەڵێم ئیتەقی الله لە هەر شوێنەکە بووی ئاگار لێ بێ خوا ئاگای لێتە خوا لە یاد مەکە وتی مامۆستا خۆوە چەکی پارە نییە من چی لێ بکەم من دەڵێم خانوم نییە پارەم نییە مارەی ژنم نییە وەمزانی تۆ کەسێکم بۆ دەدۆزیەوە وتی بەخوا ڕۆڵێکی من ئەوانەم نییە بەس یەک کەلیمەت پێ دەڵێم بەڵام تخوا دوایی باش بیری لێ بکەوە لە ژیان تا بەکاری بێنە ئیتەقی الله خوا لە یاد مەکە خوات خۆش بوێ لە هەموو شوێنە وا بزانە چاودێرە بەسەرتەوە ئەڵێ ئا لەو کاتەدا گەنجەکە ڕۆیشتە دەرەوە وتی وەڵڵاهی خۆ مامۆستا ڕاست دەکا باشە خوا ئەو هەموو گەورەی و عەزەمەتەی خۆی بۆ کاری خۆم نەدەمە لای خوا گەڕایەوە مەحەلەکە ئەڵێ گەنجەکە لە جاران نەزەرم دەکرد ئافرەتان دەهاتنەوە شەریکەیە ئەو کۆمپانیایە بەڵام وەڵڵاهی هەموو کاتوتم خوایە دەبێت لەمە دووە لەم سەعاتەوە ئەو ئیتەقی اللهی کە مامۆستا پێوتم جێبەجێ کەم وەڵڵاهی بەس ئەوە دەمزانی ئافرەتە سەری ناوچاویم نەدەکرد سەری خۆم لەبەر خوادا دەخست کاتێکەوە کارێک دەهاتە پێشەوە ئەوەندە بەدڵسۆزی دەمکرد وەم زانی ئەو کۆمپانیای ئەو شەریکەی ئەو دوکانەی خۆمە بە پوختی ئیشەکانم جێبەجێ دەکرد پارە دەهاتە بەردەستم وەڵڵا دەمتوانی خیانەتی لێ بکەم دەمتوانی بەشی خۆمی لێلادەم و بڕەکان یەکجار زۆر بوون و خاوەنەکەی هەستیشی پێ نەدەکرد بەڵام بمون مامۆستاوەتی ئیتەقی الله خوا ئاگای لێیەتی لەبەر خوا سنتێکم لەو کابرایە فێڵ نەدەکرد یەک دەقە لە دەوام دوانە دەکەوتم دوای دەوام زیاتر دەڕۆیشتمەوە کارەکەم بەی خۆم دەزانی دەمو خوایە بەس لەبەر خاتری تۆ بەخوا چاوم خاوەنی شەریکەی نەدەبینی بەس بینی خۆم لەگەڵ خوا ساف کرد هەموو جار ئەو وشەی مامۆستا لە گوێمان دەزرنگایەوە چونکە مامۆستاکەش لەبەر خوا نەسیحەتی کردبوو وشەکەت چوە ناو دڵیەوە جا قسە ئەگەر لە دڵەوە بێتە دەرەوە کار لە دڵ دەکا قسە ئەگە هەر لە دەمەوە بێتە دەرەوە لە گوێ ناچێتە ئەودیەوە هەر وەری ناگری ئەو مامۆستایە بۆ خوا ئامۆژگاری کرد بەس ئەوەندەشی پێوە وتارێکی دوور و درێژیش نەبوو ئیتەقی الله کوڕی خۆم ئاگەر لە خوا بێ بەس خوا ئەڵێ هەر کاتێک کە دەمویست خراپەیە بکەم بیرم دەکەوتەوە ئیتەقی الله خوا چاوی لێمە دەگەڕامەوە ماوەیەکی باش ئاوا کارم کرد و بەڕێک و پێکی بەس لەبەر خواش بەخوا لەبەر خاوەنی کۆمپانیا و شەریکەکەش نەبوو من نازانم خاوەنی کۆمپانیا و شەریکە بە کامێرە چاودێریمان دەکات لە ژوورەکەی خۆیەوە چاوی لە هەموو شتەکانە بەڵام بەخوا من ئەوەم نەزانی بوو من گەنجێک بووم ئاوا ئیشم دەکرد ئاگام لەو مراقبەی ئەو نەبوو من لەبەر خوا کارم دەکرد ڕۆژێک ئەم پیاوە خاوەنکار بانگی کردم وتی تۆ گەنجێکی زۆر ڕێک و پێکی ماوەیە کە چاودێری دەکەم بەڕاستی جێگەی شانازی بۆ من
ئەمەوێ خانوویەک دروستکەم وەرە با بچین بەیەکەوە نەخشەکەی هەڵبژێنیم بزان تۆ چ نەخشەیەکت بەدڵە چ کاشیەکت بەدڵە چ بەردێکت بەدڵە بۆ خانووەکە وتم قوربان سوپاست دەکەم بەڵام من کابرایەکی گەنجی فەقیری شاگردی جەنابتم تۆ بە خۆت دنیات بینیوە زۆر لەوە باشتر دەزانی وتی بەخوای بێ لەگەڵما چون سەیری کۆمەڵە نەخشە و خەریتەی خانوومان کرد و ڕسمەکانیان نیشانداین ئەگو بەدڵی تۆ کامە جوانە وتم وەڵڵا ئەوە زۆر جوانە چوین کاشیمان هەڵگرت کەلوپەلی ماڵمان دیاری کرد وتی دەی من یەک شتت پێ دەڵێم بەڕاستی من کچێکم هەیە تاقە یەک کچشک دەبەم لەم سەر زەوێدا واللهی سەروەت و سامانم بەلاوە گرنگ نییە ئەوەندەی کچەکەم بەلاوە گرنگە ئەم دنیام لەبەر خاتی ئەو کچەم پێ خۆشە خێزانێک و ئەو کچە خوای گەورە پێبەخشیوم واللهی بەدووی کەسێکە ناگەڕێم سەرمایەدار بێ و کچەکەی خۆمی بدەمێت چکم پێویستیم بە پارە نییە بەس بەدووی کەسێکە چەند ساڵە عەوداڵم حرمەت و ناموسی کچەکەم پارێزێ لەو کامیلەیەوە سەیری تۆ دەکەم تۆ چاو بەرامبەر ئافرەتێک بەرز ناکەیتەوە دڵنیام بەیانی خیانەت بە کچەکەی منیش ناکەی ئەو پارەیە دەخەمە بەردەستەوە بە سەنتێ خیانەتی لێ ناکەی واللهی سەرۆت و سامانی کچەکەم کەوێتە بەردەستەوە دڵنیام خیانەتی لێ ناکەی تۆ لە خوا دەترسی بۆیە زۆر کەسمان هەیە بەڕێزان ئەمڕۆژ والله بەدووی پارەدا عەوداڵ نییە بەدووی کەسێک ڕێک و پێکە عەوداڵ و دەستی ناکەوێ کە حرمەتی خۆی تەسلیم کە وڵە کچەکەمت پێشکەشکەم تێڕا نابینێ ئەڵێ وەڵام من تۆم هەڵسەنگاند من خانووم ناوێ خانووەکە بۆ تۆ دروست دەکەم ویستم نەخشەکەی بەدڵی خۆت بێ کاشەکانی بەدڵی خۆت بێ کەلوپەلی ماڵەکە بەدڵی خۆت بێ پرسیشم بە کچەکەم کە دۆ کچەکەشم دەناسێ و توێتی باوکەی گیان بە شەرمەوە ئەگە تۆ بەدڵت بێ من خۆ سەرۆت و سامانێکم ناوێ خۆم پارە و سیارەم ناوێ خانووم ناوێ ئەمانەمان هەمووی هەیە مادەم تۆش ئەو کوڕەت هەڵسەنگاندووە کە بەدینە بە ئەخلاقە دەسپاک و ئەمیندارە بۆ نەبێتە کوڕی ماڵمان تۆ ژۆرە کچەکەی من ببینە هەڵە کچەکەی بینی باشترین ئافرەت جوانترین ئافرەت خانومانترین ئافرەت وتم خۆی سوپاسی تۆ دەکەم ئەوە هەمووی فەزڵی تۆیە بیرم کەوتەوە ئەو مامۆستایی ئەو کەلیمەی فێرکردم ئیتەقی الله ئاگال لەخوا بێ لەخوا غافڵ مەبە لە هەموو شوێنە خوا بە چاو دیارە بەسەرتەوە وتم ئەبێ مامەگیان کە بووی بە خەزووری داهاتووم و مام هەموو کەس و کارم ئەبێ ئەو مامۆستای بۆ مارەکردنەکە بانکەین چوینە خزمەتی و لەگەڵ کابرای دەوڵەمەند و سەرمایەدارە وتم مامۆستا نامناسیتەوە وتی نەبەخوا کاکەگیان من ڕۆژانە دایان خەڵکی وەک تۆ دێ بۆ لام وتم ها ڕۆژێک هاتم پێت وتم قسەیەک پێ وتم ئامۆژگاریت کردم تی بەخوا لە یادم نییە چونکە من کە ئامۆژگاری خەڵک دەکەم نە حیزبیم پێویستیم بە دەنگدانی خەڵک بێ دەنگم پێ بدا لە دوا ڕۆژە خۆم بکەم بە پەرلەمانتار بەخوا نە هەژارم خەڵک یارمەتیم دا و چاوم لە پارەی تۆ بێ پارەم بدەیتێ نەومێدیشم بەوەیە لە دەرەوەی مزگەوتەکە ئیشم بە تۆ بێ و ئیشەکەم بۆ بکەی من لەبەر خوا ئامۆژگاریم کردی هەرو کەلیمەیەشم پێوتی ڕۆژانە بەدەیان کەسی وەک تۆش دەڵێم بەس تۆ خۆت وەفادار بووی هاتووی و سوپاسێکی من بکەی وتم خوای گەورە بە بەرەکەتی ئەو لەگەڵ خوابوونە هەموو شتێکی پێبەخشیم کابرایەکی دەوڵەمەندی بەڕێز خۆی کچەکەی پێشکەش کردوم خۆی خانووەکەم بۆ خۆم هەڵبژاردووە ماڵ و سەروەتی بۆ پێکەوە نام بوومە کوڕی ماڵ بوومە خاوەنی شەریکە و کۆمپانیاکە زۆر سوپاسی تۆ دەکەم و دەڵێت دەستی ماچکردم و بردمی بۆ ژمارەکردنەکە خۆم لێم مارە کرد بەڵێ بەڕێزان ئەمە بەرهەمی لەگەڵ خوابوونە ئێمە ڕۆژگار دەگەڕێن بە دووی چارەسەری گرفتەکاندا کە چارەسەری تریشکی لەگەڵایە ئەم بابەتە بەڵام خاڵە سەرەکیەکەمان لەبیر چۆتەوە کە پەنابردنە بۆ خوا من زۆر جاوتارم گوێ لێ دەبێ وتاری مامۆستای ئاینی کابراگە نورێکشی لە دڵاما بێ فوویەکی لێ کردووە کوژاندوێتیەوە ئەوەندە ئەم دینی خوایە بە قورسی باز دەکرێت هیچ ڕەحمەتێکی تێدا نەماوە بەس بەخوا سەلەفی ساڵحی ئەم ئومەتەوانە بوون شێخ معروفی کارخی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ کۆمەڵە لە قوتابیەکان و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت چووبوونە کەناری دیجلە دانیشت بوون ئەوە ئەهلی ئیسلام حەق وایە بچێتە پارکەوە و کاتێکی خۆش بەسەر بەرێ بەخوا ئەهلی ئیسلام و مامۆستای مزگەوت و پیاوانی دەست بە دەستنوێژی وەکو جەنابتان حەق وایە بچنە گەشت و سەیران و مەزرعە و باخێکی خۆش و مەجلیسێکی ئیمانی و خۆش و قسەی خۆش بگرنەوە خەفەتەکانی دنیا بەبادن و زیکرێکی خواب بکەن و سوپاسی خواب بکەن و پارێنانی خۆشیش بخۆن شێخ معروفی کارخی خۆی چوو لەسەر ڕووباری دیجلە دانیشت بەڵام لە تەنیشت ئەوانیشەوە کۆمەڵە گەنج هاتن دایان کوتا دەستیان کرد بە هێندی عەرە خواردنەوە و ڕەقس و سەما و زوورنالێدان و شای و هەڵپەرچێ ئەوانەی لە خزمەتی شێخ معروفی کارخیدا بوون عاجز بوون پێیان ناڕەحەت بوون وتیان مەجلیسەکەیان لێ تێکداین فەرمی وازیان لێ بێنن ئەوانە کاری خۆیان دەکەن خوا هیدایەتیان دا وتیان قوربان تخوا دوعایەکیان لێ بکە تخوا دوعایەکیان لێ بکە فەرمی من دوعاکە دەکەم ئێوەش لە ناخی دڵەوە بڵێن ئامین وتیان بەڵێ فەرمووی اللهم اصعدهم في الآخرة كما أصعدتهم في الدنيا يا ربي خويا چۆن ئێستا ئەم کۆمەڵە گەنجە ئێستا لە کامەرانی ئەو پەڕی جەویان فولە بە کوردی خۆمان جەویان فولە و لە خۆشبەختیدا بە حسابی خۆیان دەژین یا ربی خوا لە قیامەتیشە ئەوە خۆشحاڵیان کەی ئەوە بە کەیف و سەفا بن
تەلەبەکان شەرمیان کرد بڵێن قوربان ئێمە وتمان لە ناخوا لە ناویان بەرێ خوا غەرقیان کە خوا غەزەبیان لێ بگرێت تۆ دەڵێ یا ڕەبی چۆن لە دنیادا ئێستا لە کەیف و سەفا و هەڵپەرچێ و شایدان خوا لە قیامەتیشا هەروە کەیف خۆش بن بەڵام قسەیان نەکرد ئەدەبیان لە خزمەت مامۆستاکەیاندا پاراست گەنجەکان لێبوونەوە هاتنەوە سەیرەکەن مامۆستایەک بە ڕیشێکی سپیە و مێزەرێکی سپی و تەسبیحێک بەدەستەوە و کۆمەڵە تەفسیری قورئان دەکا ویستیان بەرەو ڕووی بڕۆن و گاڵتەیان پێ بکەن بڵێن هەیدوا کەوتوینەوە خەریکی چین سبحان الله چونکە ئەم پیاوە لەگەڵ خوای خۆیدا پاک بوو ئەوەندە سینەی پاک بوو لەگەڵ ئەو گونەهبارانەدا وەڵڵاهی دەڵێ کە نزیک بوونەوە بە چوە کاکەوتن دەستیان کرد بە گریان هاتن دەستی شێخ مەعروفی کەرخیان ماس کرد و هەر لەوێدا تەوبەیان کرد بوون بە ئەهلی دەرس و زیکر بەڵێ فەرمووی من کەوتم خوا لە قیامەتا خۆشحاڵیان کە یعنی خوا هیدایەتیان بدەی تەوبە بکەن توخوا ئەمە باشتر بوو یان بڵێن خوا لە ناویان بەری ئیشی ئێمە دوعای شەڕ نییە لە خەڵک ئیشی ئێمە دوعای هیدایەتە بۆ خەڵک دووەم هۆکار دەرونی نەخۆشە ئینسانی وایە دەرونی نەخۆشە کاتێک کینەی لە کەسێک هەیە هیچ هۆکارێک نییە ناتوانێت گوڵ بێ بۆیە کاتێک کە دەزانێت ناتوانێت گوڵ بێ خۆی دەکا بە دڕک ناتوانێت گوڵێکی بۆن خۆش بێ بۆ کۆمەلگا حەز دەکا خۆی ئەکا بە دڕک بۆ چاوی خەڵک بۆ دەستی خەڵک زۆر بەسەرحال لە کتێبا هەیە کە ئینسان سەری دەسوڕمێ بۆ ئینسانێک دڕک بێ بۆ لەشی خەڵک کاتێک کە گوڵنی کاکە دڕک مەبە هەر ئەوەش بۆ خۆی چاکەیە نەوشیروان مستەفا ئەمین لە کتێبی پەنجەکان یەکتری دەشکێنن لە لاپەڕە 303دا کە باسی ساڵانی هەشتاکان دەکا ئەڵێ لە سەر و چاوەی لای سماقوڵی بووین بارەگامان لەوێ بوو کۆمەڵێک پێشمەرگە بۆ پاراستنی ئێمە و فەرماندەکان لە ژوورێکا بوون ژمارەیان زۆر بوو ڕۆژە پێشمەرگەیەک هات بۆ لام وتی لەشمان تووشی گەڕی بووە ملی خۆی نیشاندام و وەرگی هەڵکرد هەموو کرێژی هەڵدا بوو پێستی وشک بووە پێڵەن نەخۆشی پێست پێڵەن گەڕی وتم هەر تۆ وای وتی هەر پێشمەرگەکانی بارەگاکە هەمووی توش بووە 20 پێشمەرگە توش بوو دکتۆری پسپۆڕی پێستمان لە شارەوە بان کرد و هێنامان لە ڕێی تەنزیمەوە وتی ئەوە نەخۆشی گەڕیە ئەوە لە یەک کەسەوە هەمووتان توش بوون لە یەک گرتویانەتەوە بە ئاوی شلەتێن ڕۆژانە دەبێ خۆ بشۆن جلەکانی ژێرەوەتان فڕێدەن کراس و فامیلە هەمووی تازە لەبەرکەن نوێنەکانیان بگۆڕن یان ڕۆژان لەبەر هەتاو هەڵیخەن ئەڵێ بۆ ئێمە لەو بارودۆخەدا و لەو کاتە ناخۆشەدا مەسرفی دەرمان کڕینی نوێنی تازە کڕینی فامیلە و عەلاقە و ئەوانە زۆر قرس بوو ئەڵێ منیش وەکو لێپرسراوی ئەو پێشمەرگانە گەڕام بە دووی هۆکارەکەیدا چاودێریم خزنە سەر بینیم هۆکارەکەی ئەوەیە کابرایەکیان لە ناودایە ئەم کەسە بە حساب دکتۆری پێشمەرگەکانە مۆزەفی سحیە و شارەزایی تەندروستی هەیە و دەبێگە پێشمەرگەیەک بریندار بوو ئەم تەداوی بکاگە یەکێ نەخۆش بوو ئەم دەرمانی بۆ بنووسێ ئەم پێشمەرگەیە خۆی تووشی نەخۆشی گەڕی بۆ لە پیسیەوە لێی پیر کردووە و لێی کۆن کردووە دەنگی نەکردووە بڵێ من وام بەڵام ناخی پیس بووە بۆ ئەوەی هەموو برادەرەکانی توشکە کاکی دکتۆر هەموو ڕۆژێک کە پێشمەرگەکان خافڵاون چۆ فامیلەکانی ئەوانی لەبەر کردووە دای ناوەتەوە ئەو لەبەری کردو ئەوش گرتوێتی چۆ دانەیەشکەی لەبەر کردووە کاتێک توێتی پشوو دەدەم هەر جارە بە بەتانی کەسێک کەوتۆ لە ملی خۆی خشاندۆ بۆی پێشمەرگەکانی توش بن ئەڵە پێم سیر بوو دەبوو پێشمەرگە لەسەر پێشمەرگە خۆی بەکوژدا کەچی ئەم هەوڵی لە ناوبردنی هاوڕێکانی داوە دومیان ئەم بۆ خۆی دەیتوانی خۆی چارەسەرکە بۆ قسەی نەکردووە بیوتا من نەخۆشیێکی ئاوام هەیە و دکتۆرێک یەک کەسی چارەسەر دەکرد ماوەیە خۆی دوور دەگرت وجدانیشی ئیسراحەتی دەکرد لە کاتێککە ئەم دکتۆرە ئەم هێزە بەو سپێردراوە تەندروستیان سەلامەتکە کەچی ناخی ئەوەندە پیس بووە حەزی کردووە هەر هەمویان تووشی نەخۆشیەکە بکە ئەڵە بۆیە هەڕەشەم لێکرد ویستم نیوە مەرگی کەم پێشەوەی دەریکەم ئەویش لە شاخە بینیوێتی خۆ دادگا و شۆڕ و ئەوانە نەبووە چێت حەز لێ نەبوو بە سزای گەل و شۆڕشی بگەێنن بیبەن لەو پەنایەوە مەغزانێک فیشێکی پێوەنێن بەبێ دادگایی کردن مێژووی ئێمە هەروە بووە هەر حەزت پێی نەبوو ئادەی بیدەن مەغزانێ فیشێکی لێدەن بە سزای گەل و شۆڕشی بگەن و لە بەینجی ئیزاع و بیخوێننەوە بەبێ دادگا بەبێ هیچ شتێک زان پاڵنەرەکان چین ئەڵێ وتم بیبەن تەنەکەیە نەوتی پێداکەن و داری بۆ بێن و بە ئاگر بیسووتێنن ئەوە خەڵکی کەش توش دەکا چونکە ویش لێ بینی بوو ئەوەندە ترسا ئەڵێ خەریب لێ ڕوحی دەرچێ هەتا دووریشیان خستەوە یەقینی هەبوو کە بە ئاگر دەیسووتێنم بەڵام دوای لە پێشمەرگایەتی دەرکرا بەڕێزانە مەگەر ڕووداوێک بێ لە کتێبا تۆمار کرابێ ئەمڕۆ تۆ بە چاوی خۆت دەیبینیەوە مالیکی کوڕی دینار زانای پایەبەرزی ئیسلام و پیاوچاکی سەردەمی خۆی لە شەوێکە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە گەنجێک دەبینێ سەرخۆشە کەف لە دەمی دێتە دەرەوە بۆنی عەرەقەکەی ڕۆژەڕەیەک دەڕوا هاوار دەکا ئەڵڵا 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 سەرخۆش بۆ تە قسە بە دەمیادیە زیکری خوا دەکات الله مالیکی کوڕی دینار دەستی گرت و
بردیەوە بۆ ماڵی خۆیان جەنابەت جاری وایە تەکسیەکت پێ ئۆتۆمبیلێکت پێیە سەرخۆشێک لە شوێنێک هاتوۆتە دەرەوە و ڕەتەڕەت دەبا و دەڕوا خێرت دەگا هەڵی گرە ئەوە عەرەقی پێ نییە باری پێ نییە سەرخۆش بووە لەوە چێ پارەیەکی پێ بێ خاوەنی ماڵ و مناڵێکە خێرت دەگا هەڵی گرە لەبەر خوا بیگەێنەوە ماڵەکەی خۆی چونکە لەوە چێ کەسێکی خوانەناس هەر هەمان ساری پێ بێت دەست بە ژیفان یاکە پارەکەشی لێ بستێنێ لەوە چێ لەسەر جارە بەڕێزان سارەیەک لێیدا تووشی موسیبەتێک بێ کابرایەکیش ماڵ وێران دەبێ تۆ گوناه ناگا کە دەستی ڕاگریان خۆت بە ویژدانەوە هەڵیگری بیگەێنێتەوە ماڵەکەی خۆی شوێنەکەی خۆی با تووشی بەڵایەک نەبێ بەڵکو خوا بەو هەڵوێستە جوانەی تۆ هیدایەتی بدا مالیکی کوڕی دینار ئەو عالمە گەورە دەستی ئەو سەرخۆشە دەگرێت دەیباتە ماڵەوە دەمی بۆ دەشوە جلەکانی خاوێن دەکاتەوە دەم و چای بۆ دەشوە خواردنیە داتێ و گەنجەکە بە ئاگادێتەوە قوربان خەجاڵەتم دەفەرمێ هەمومان عەبدی خوین یا ڕەبی خوا هیدایەتی منیش تۆش بدە کوڕم بڕۆ بۆ ماڵەوە دەڕواتەوە زۆر دوعای خێری بۆ دەکا بەیانی کە دەچێت بۆ مزگەوت ئەو گەنجە لە مزگەوت تا دەبینێ بەڵام ئەوە باسکەین شەو مالیکی کوڕی دینار کە دەخەوێ فریشتەیەکی خوای پەروەردگار لەسەر شکلی ئینسانە پێی دەڵێ من مەلایکەتی خوام خوای گەورە سەلامت لێ دەکا ئەی مالیکی کوڕی دینار دەفەرمێت تۆ دەمی ئەو سەرخۆشەت لەبەر خاتری ئێمە پاکردەوە ئێمەش لەبەر خاتری تۆ دڵمان پاک کردەوە دەفەرمێ بەیانی کە چۆ مزگەوت سێ دەکەی ئەو گەنجە دەگریا دەڵێ یا ڕەبی خوایە هاتوومە بەر قاپیەکەت یا ڕەب تەوبەم کردووە خوایە دەبێت تەوبەکەم لێ وەرگری لە گوناهی چەند ساڵم خۆش بێ و پاکم کەیتەوە یان خوایە تەوبەم لێ وەرناگیرێ مالیکی کوڕی دینار ناسیەوە فەرمووی ئەم شەو خوا موژدەی قبوڵبوونی تۆبەکەی تۆی بە فریشتەیە بۆ ناردوم خوا لێت خۆش بوو قبوڵی تۆبەکەت بوو بەڕێزان گوناهبار جێگەی بەزەییە نەک زیاتر ڕۆی شوێنی لە گوناهەکەیدا لە صحیحی موسلیمە هاتووە دەفەرمێت دایکمان خاتو عایشە بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم جێڕایەوە ئیمامی موسلیمیش لە صحیحە حەدیسەکەی بۆ ئێمە جێڕاوەتەوە فەرمووی ڕۆژێکان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵ نەبوو ژنێک هات هاوسەرەکەی لەدەستدا بوو دوو منداڵی یەتیم و هەتیوی بچکۆلەی کچۆڵەی بە باوەشەوە بوو هات و سەردانێکی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم بەڵام پێغەمبەری خوا لە ماڵ نەبوو بەڕوخساریانەوە دیار بوو کە برسین هەژارن خاتو عایشە فەرمێ ئەوەی ئەو وەختە لەبەر دەست مابوو بێ سێ دەنە خورمای جوانمان هەبوو لە ماڵەوە سێ دەنە خورما لە قاپێکا بوو منی سێ دەن کە خورماکەم دایە ئافرەتەکە بۆ خۆی بۆ منداڵەکانی ئافرەتەکە منداڵەکانی لە باوەشی دانیشاندن داینان یەکی دەنکێ خورمای دانێ مناڵەکان زۆریان برسی بوو هەر خێرا دەنکە خورماکەی خۆیان خوارد دایکیشی دەنکە خورماکەی بەرز کردەوە خستێ سەر لێوی و مناڵەکان هاواریان کرد دایە خورما خورماکەی خۆیان خواردبوو ئەڵێ وەڵڵاهی بینیم دایکەکە لەسەر لێوی خورماکەی هێنایەوە دەرەوە کردی بە دوو کردەوە ئێکی لە تێ خورمایدایە دەستی کچۆڵەکانی کچۆڵە یەتیمە بێ باوکەکانی خاتو عایشە فەرمێ ئەو دیمەنە زۆر سەرنجی ڕاکێشام ئەو دایکە میهرەبانە ئەویش حەزی هەیە ئەویش برسێتی بەڵام لەسەر دەمی خۆی جێڕایەوە بۆ خاتری ئەو دوو کچۆڵە جوانەی بۆ پێغەمبەرم صلی الله علیه وسلم جێڕایەوە ئێوارەکە گەڕایەوە من وەزانی پێغەمبەری خوا دەفەرمێ هەرواش ئاساییە دایکە ئێتر تەواو دەنکە خورما چییە بیکەی بە دوو کەرتەوە بەڵام پێغەمبەری خوام کاری زۆر بە هەند وەرگرت فەرمووی ئەی عایشە بزانە إن الله قد أوجب لها بها الجنة أو أعتقها بها من النار خوای گەورە بۆ خۆی لە ئاسمانەکانەوە ئاگەی لەم کارە بووە واجبی کرد بۆ ئەم ژنە ئەوجەب لەها بۆ ئەم ژنە بیها بەهۆی ئەو خورمایەوە الجنة بەهەشتی خوای بۆ مسۆگەر کرد ئەو ئەعتەقەها بها من النار کارتێکی لەلایەن خواوە درایە ئەم ژنە لە گوناهەکانی خۆش بوو خوا بیتاقی ڕزگاربوونی لە ئاگری جەهەنەم پێبەخشرا یەک دەنکە خورمە جاری وایە تۆ بۆ مناڵەکانی خۆشت دەبێتەوە دڵت پێیان خۆش بێ بڵێ خوای گیان بیخەتە تەرازوی چاکەمەوە من ئەم کیلۆ میوەیە دەمەمەوە بۆ منداڵەکانم وەڵڵاهی لەوانەیە ئەو شەوە مۆری لێ خۆش بوون لە گوناهەکانت بدرێ ڕۆڵە گیان شتی بچووک بە کەم مەزانە هەیە جاری وایە تینوویەتی دێتە بەر دەرگاکەت بە یەک پەرداغاو کەسێ شەقامەکە پاک دەکاتەوە بێگانەیەکە ئەو بەنگلادیشی هەرچێک بێ ئینسانە بەڕێز هاتۆتە وڵاتەکەت چەند جوانە تۆ ئەگە خانووەکەت ڕاقیترین بێ دەوڵەمەندترین بێ بەدەستی خۆت پەرداخە ئاوی ساردی بۆ بەری بڵێ فەرموو وەڵڵاهی ئەو پەرداخە ئاوە لە قیامەتە فریاد دەکەوێت جەنە بەهەشتی خوات بۆ مسۆگەر دەکا ڕۆڵە شتی کەم بە کەم سەیر مەکە لە چاکە و لە خراپە یاتی بیها الله بەخوا دێتەوە ڕێگات
کۆتایی وتارەکەم بەم بەسەراتە دێنم کە دکتۆر مستەفا زەڵمی لە کاروانی ژیانمدا لە لاپەڕی 164دا باسی ئەزمونێکی خۆی دەکا. پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی ئەڵە کاتێک کە 2 ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی خوێندن بووم و ئاگام لە دایک و باوکم و کەس و کارم نەمابوو. 2 ساڵ نەهاتمەوە بۆ دەی زەڵم بۆ دەیەکەی خۆم وەلای کەس و کارم کە گەڕامەوە بە قەڵازەدا گەڕامەوە کە هاتمەوە 500 تمەنی ئەو کاتەم پێ بوو لە مەلای ڕەمەزانی و ئەوانە پەیدام کرد بوو خەڵک خێرێکی پێکرد بووین. ئەڵە 500 تمەنی ئەو کاتەم پێ بوو پارەی ئێرانی کە لە عێراقیشا دەی خوارد، واتە ساڵی 30ەکان باز دەکا، ساڵتای چلەکان کە هاتمەوە لە قەڵازێ لۆریەک هەبوو، سارە نەبوو پێی لۆریەکەش تووتنی دەگواستەوە بە سلێمانی. خاوەنەکەی وتی جێگام نییە کاکی فەقێ سەرکەوی لە پێشەوە، بەڵکو ئەگە بچێ سەر بارە تووتنەکە لەوێ دانیشی. کاتیش سارد و سەرما بوو، ناچار بووم سەرکەوتم چونکە 2 ساڵ بوو سواری ئۆتۆمبیل نەبوو بووم، بەس بە پێگەڕا بووم. خوێندن ئەو کاتە ئاوا خەڵک چێشی لە خوێندن وەردەگرت، بەم ناڕەحەتیە وەری دەگرت، بۆیە زانای گەورەشی لێ دەردەچوو. لەو کاتەدا دەڵێت کە هاتمەوە لەسەر باری تووتنەکە لە ناو تورەکەیەکی خامە سێوی سەردەشتی تێدا بوو. سێوەکە لایەکی زەرد بوو، لایەکی سوور بوو، بۆنی زۆر خۆش بوو. هەڵم کرد بۆ یەکەم جار ئەو تاوانم کرد ماڵی حرامم خوارد، تورەکەکەم کردەوە و سێوێکم خستە گیشفانمەوە، تە سێوێکم دزی لە کابرا. هاتمەوە وتم ئەو سێوە بۆ دایکم دەبەمەوە، خۆشم نەم خوارد بەڵام دەشم زانی تاوانە. ئەو کابرای پیاوەتی لەگەڵ کرد بووم بەڵام نەفز وای لێکردم ئەو سێوە بدزم بیبەمەوە بۆ دایکم، بۆنەکەی و جوانەکەی سەرنجی ڕاکێشام. ئەڵە کاتێکەوە هاتمە سلێمانی جووتێک پێڵاوی زۆر گران بەهام بۆ دایکم کڕی، 2 ساڵە نەمبینی بوو. سعاتێکشم لە قەڵازە کڕی، ئەو شاری قەڵازێ میوان پەروەرە و خەڵکە بەڕێز و بە حورمەتە. ئەڵە سعاتێکیان دانابوو بۆ مامۆستای مزگەوتیان هێنا، من 2 شەو لە حوجرەی فەقێ مامەوە تا لۆریەکم دەستکەوت بمهێنێتەوە بۆ سلێمانی. لەناو ئەو هەموو خەڵکە بەڕێز و بە حورمەت و میوان دۆستەی پشت دەردا سعاتێکیان هێنایە خزمەت ئیمای مزگەوتیان، پیاوێک مردووە، هەموو میراتەکەی ئەم سعاتەیە، کەس پارەی ئەوەی پێ نییە ئەم سعاتە بکڕێ. بەو هەموو شارە پارەی ئەو سعاتەیان نێبیکڕن لەناو ئەو خەڵکە بەڕێز و زانستخواز و دەست و دڵواڵایەدا. ئەڵێ من بە 150 تمەن کڕیم، ئەوەشم بۆ باوکم کڕی، باوکیشم لێی وەڕست بوو دای بە مامێکم هێشتا سعاتەکە کاری دەکرد، ئەوەندە جوان و چاک بوو. دیاریم کڕی بۆ خزمان. شەو لە سلێمانی مامەوە بەیانی بگەڕێمەوە بۆ زەڵم و سارەیەکم دەستکەوێ، لای دوکاندارێکی دۆستمان شتەکانم دانا، بەیانی کە ڕۆیشتمەوە بڕۆمەوە بەرەو ماڵ، تورەکەکەم وەرگرتەوە تەماشا دەکەم، مشک شووە جا پێڵاو دڵست سێوەکەم خستە ناو پێڵاوەکانی دایکمەوە بۆی کەس نەیبینێ، دایکم دوایی بۆ خۆی لە پێڵاوەکانە دەریبێنێ. بەڵام مشک ئەو شەو بۆنی سێوەکەی کردبوو، پڕاوپڕی سێوەکە چوو و پێڵاوەکەی خواردبوو. ڕێک پێڵاوەکانی دایکم کە ئەو هەموو پارەم پێدا بوو بە فیڕۆچوو، یەکسەر بە ئاگا هاتمەوە، وتم خوای پەروەردگار بۆ یەکەم جار لە ژیانمدا حرامم خوارد، ناپاکیم لەو پیاوە کرد کە پیاوەتی لەگەڵ کردم. سێوەکە هەموو بای دەفلس بوو، بەڵام من 1 دینارم بە پێڵاوەکاندا بوو، 100 قاتی خۆی زەرەدم لێکەوتەوە هەر لە هەمان شوێندا. ئەگەر ئەو سێوە لەوێدا نەبوویایە مشکەکە کاری بە پێڵاوەکان نەدەبوو، چەرمەکەی نەدەخوارد. ئەو ئەزمونەی لە ژیانی خۆیدا باس کرد، نووسیەوە لە کتێبەکەیدا، خۆزگە ئێمە ژوابووینایە، ئەوە بە خۆماندا بچووینایەوە کە تووشی زەرەدێک بووی، کە تووشی ناڕەحەتێک بووی، یەکسەر نەڵێ قەزا و قەدەر بوو، کوڕە خوا وای بەسەر هێنام، پشکنینێک بۆ کارەکانی خۆت بکە. خوا فەرمووی فەبیما کەسەبەت ئەیدیکم، دەستی خۆتی تێدایە، بەشێک لە دەستی خۆتی تێدایە، بە خۆتا بچۆوە ئەزمونی کە جارشکە هەڵەی وا دووبارە مەکەوە. دووەمیان ئەبێت دادگا ئەوەندە بەهێز بێ، پۆلیس ئەوەندە بەهێز بێ، گەورەترین کوڕی سەرۆک هەڵەی کرد بتوانێت بێنێتە بەردەمی دادگا و تۆڵەشی لێ بکاتەوە. نەمان بیستۆ کاتێک عەمری کوڕی عاس فاتیحی میسر، دیبلۆماتکاری هەرە گەورەی ئیسلام، وڵاتی میسری ڕزگار کردووە. یعنی وەکو سەرۆک کۆمارێکی ئەم سەردەمە وایە، کوڕەکەی بەشداری خولی ئەسب سواری کردووە، یاری پێشبڕکێی ئەسب سواری. کابرایەکی قیبتی خەڵکی میسر پێشی داوەتەوە، ینی مەسیحیەکە، قیبتیە موسڵمانیش نییە. کوڕی عەمری کوڕی عاس قەمچێکی لە پشتی داوە، وتێتی بڕۆ دواوە تۆ چۆن پێشمنت دایەوە. ئەو کابرایە ئازار بەدڵی گەیشت، کەرامەتی شکا لەناو ئەو هەموو گەنجانەدا. کوڕی بەرپرسی یەکەمی وڵات، کوڕی ڕئیس جمهور توانی لە پشتمدا، یخۆ من ناتوانم سەیریکەم، حیمایە هەیە و حرەسی هەیە و باوشی فاتیحی وڵاتەکەیە و هەموو دنیا بەدەستیەوەیەتی، ئەو هەموو چەکداری لە دەورە. بۆیە لە میسرەوە بە پێ دێ بۆ مەدینە، جا بزانە چەند مانگی پێچوو بێ، دێ داوای حەقی خۆی لای ئیمامی عومەر دەکاتەوە. کوڕی عەمری کوڕی عاس قەمچێکی بە ناڕەوا و ناحەق لە پشتمدا.
ئەوەی دادگای هێندە بەهێزە بە یەک بروسکە ئاگاداری دەکاتەوە عەمری کوڕی عاس خۆت و کوڕەکەت دەگەنە ئێرە دواتر لیژنە پێک دێ و تەئکید دەبن کەوایە و ئەم پیاوە قیبتیە زوڵمی لێکراوە بە ناحەق قەمچێکی لێدراوە ئەینێرێتەوە بۆ میسر لە هەمان مەیدانە لە هەمان شوێنە لەبەر چاوی هەمان جمهورە لەو یاریگادا قەمچەکەی لە پشتی کوڕەکەی دەداتەوە بە کابراش دەڵێ ئەگەر دنیا بوو لەمە دووە هەڕەشەیان لێ کردی بەس تەبلیغێکم بۆ بنێرە والله سەرکەچەڵەکەی عەمری باوکیشی پان دەکەمەوە جارێکی کە چونکە بەهێزی باوشی ناڵان نازیوێتی چۆن دەتوانێت هاوڵاتێک بە ناحەق با کوڕی ڕئیس جمهور بێ لە هاوڵاتێکی وڵاتەکەم بدا قەمچەکەی لە پشت بدا ئەگەر تۆ بە چاوی خۆت بینیت دەسەڵات هێندە بەهێزە بەسەر هەموو کەسا زاڵە بەخوا پێویستیت بەوە نیە خۆت چەک و سیلاح لە ماڵەوە بێ و پەلاماری حەقی خۆت دەی واگە کردیشت هەڵەکەت گەورەتر دەبێ یەک هێلکە بدزی دواتر مریشکێک دەدزی ئەم بابەتە زۆر ئاوچێشە و زۆر پێم خۆشە قسەی زۆری لەسەر بکەین هەر بە ئەم زمانە ئەمە بەسە بۆ میلەتەکەمان کە میلەتێکی ساڵح و باش بێ هەر حکومەت ئەمە جێبەجێکە چاکسازی لێرە و دروست دەبێ ئەو بەسەراتە زۆرتان بیستوتانە کە دەڵێ کوڕێک گەنجێک لە سێدارە دەدرا لەسەر دزی ئەوەندەی دزی کرد بوو ئەوەندەی گیرا بوو حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو دوا کەس کە لە ئینسان کە لە سێدارە دەدرێت دوا ئاواتی چییە و داواکاری چی حاکم پێی دەڵێ وتی ئاواتم ئەوەی دایکم بینم چکە من بەبێ باوک گەورە بووم باوکم نەبینی بەس دایکم هەبوو با دایکم بێ دایکی هات و بە خۆیەکە شاو ئەگریا وتی دایکە دەمت بێنە زمانت بێنە با زمانت ماچکەم دایک بێ ئاگایە کوڕە مەبەستی چییە زمانی دەرێنا کوڕەکە ڕێق قەپێکی لە زمانی گرت بە زمانی دایکی دانووسا بەو دانەتیژە گەنجانەی هەرچی دایک هاواری کرد پۆلیس محاوەلەیان کرد بۆیان لێ نەبەوە تا سەری زمانی دایکی قرتاند وتیان خوا بتگرێ تو ئەم کارت بۆ کرد تۆ خۆل لە ناو دەچی بۆ دایکیشت ئاوا کۆڵەوار کرد وتی جەنابی حاکم خەڵکی ناگادار بن من دایکم بەم ڕۆژەی گەیاندم من منداڵێک بووم پاک بووم هەستم پێ دەکوتم ماڵی خەڵک حرامە هەستم پێ دەکوتم کە ئەو شتانەی لە دەوروبەرمان کەی خۆمان نەبێت نابێت دەستیان بۆ بەرین ڕۆژێک لە گوندا ئێمە ماڵمان دەژیا ناتوینە شارەوە چوم لە ناو بێشەڵانی گوندەکەدا گەڕام هێلکەیەکم دۆزیەوە هەمومان خەڵکی لادەین و بینیمان ئەڵێن مریشک هێلکەکەی دۆڕاندووە واتە لە ماڵی خاوەنەکەی نایکە ئەیبال لە بێشەڵانێکە لە شوێنێکە ئایشارەتەوە بە دزیەوە دەیکە من بەترسەوە دەستم بۆ هێلکەیە برد هێنامە وتم خوا بکەم دایکم تۆڕە نەبێ چاوەڕێ بووم دایکم بڵێ حرامە بەڵام دایکم بەڕووی خۆشەوە تێو هێلکەیە لەکوێ بووتم لەو چەمە دۆزیمەوە مریشکێک کردی و هێنامەوە وتی دەستت خۆش بێ نەمدەزانیەوە ڕۆژی دەمێ بۆی کردم بە هێلکەوە ڕۆن ڕۆژی دواترم جا خۆم بە مشتاقیەوە بە دوویدا گەڕام چوم چاوەڕێ بووم بزانم هێلکەی تر نادۆزمەوە کە هێلکەی چەم و هێلکەی دۆڕاوم نەدەدۆزیەوە ئەمجا دەگەڕام لە کولانەی ماڵە دراوسەکاندا هێلکەم دەدزی دواتر لە هێلکە دزینەوە فێری مریشک دزین بووم دایکم هەموو جا بۆی لێدەنام دەیگوت ڕۆڵە جان ئەمە باشە وەرە بە خۆشم جا بخەوە دواتر فێری بزن دزین بووم دوای مانگام دەدزی دوایەوە دوکانم دەبڕی ئەمجا ماڵانم دەبڕی سەد جار گیرام و بەربووم و حیا و ئابڕووم نەما هەر پێم عیب نەبوو دزی عیبەشە وا بەلامەوە ئاسایی بوو ئەوە چارەنووسم ئەمڕۆ لە سێدارە دەدرێن بەم گەنجیە ئەوە بەرهەمی زمانی دایکمە ئەگەر یەک جاری یەکەم دایکم بەڕووی بدامایەوان و ئامۆژگاری خێری بکردمایەوە دەستخۆشی لەم کارە قێزەونەی من نەکردا لە یەک هێلکەوە من نەدەگەیشتمە پەتی سێدارە بەڕێزان زۆر زەرورە مناڵەکانمان فێریەوە بکەین ئەم کۆمەڵگایە بەوە ئیسلاح دەبێ بچووکترین شتێک لە مەکتەبە فێریکەی ڕۆڵە ئەمە مافی خۆت نییە ڕۆڵە خودای گەورە ئاگای لێیەتی ئەگە بەقەدەر مسقالە زەڕە چەند بچووکە لە ناخی زەویدا بێ لە ئەرزا بێ لە ئاسماندا بێ لە قڵشی زەویدا بێ لە قڵشی بەردێکا بێ یەتی بی هەڵڵا ئەگەر ڕزقی تۆ بێ خوا بە حەڵاڵی پێت دەبەخشێ کە هی تۆ نەبێ خوددا ئاگادارە بیدەوە بە خاوەنەکەی ئەم پەروەردەیە منداڵەکە ساڵح دەکا مادام خوا دەناسێ بەخوا لەگەڵ تۆشا بەڕێز دەبێت ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێت لە ژیاننامەیدا هاتووە دەفەرمێت دایکی مابوو باوکی وەفاتی کرد بوو دایکی ئافرەتی بە تەمەنی چوو بۆ ساڵەوە مەیلە خەڵەفاویەکی پێوە دیار بوو لە بیرچوونەوەیەکی هەبوو ماڵەکەیان لە لای مزگەوتەوە بوو دوو قاتێک بوو ئیمام ئەبوو حەنیفە هەمیشەش دەوڵەمەند بوو بازرگانێکی گەورە بووە ئەڵێ دایکی لە باڵەخانەکەی ماڵەکەوە لە حوشەی مزگەوتە ئیمام ئەبوو حەنیفە نەعمانی کوڕی ثابت دەرسی بە تەلەبە و فەقێکانی دەوت دەرسی شەریعەتی پێدەوتنەوە لەو کاتەدا ڕۆژی وا هەبوو دایکی پەنجەرەکەی دەکردەوە دەیگوت نەعمان هەر نەشی دەگوت ئەبوو حەنیفە یان مامۆستایان شیە بە ناوی خۆی وەک منداڵک بانکە دایما تۆ چەند گەورەبی بەخوا لەبەر چاوی دایک و باوکتە هەر مناڵەکەی جارانی هەر ڕۆڵەکەی جارانی نوعمان دەیگوت بەڵێ دایکیان یەک مریشکیان هەبوو وەرە گەنمت داوە بە مریشکەکە ئاوت بۆ دانا وەرە بۆ لای مریشکەکە و ئاگال لێ بێ ئیمام ئەبوو حەنیفە کتێبەکەی پێوە دەدا
فەقێکانی تەلەبەکان دەیان قوربان ئێمە دەچین کورە ئەو مریشکە خۆبانی گەرمی دراوەتێ دەی فەرموو واجب پەیدا بوو سونەت بەتاڵە ئاو پەیدا بوو تەیەموم بەتاڵە ئەمری دایکم واجبە دەرسکردنەوەکە سونەتە نەشیڵێ مۆڕەمە گونەهبار نەبم بەو شێوەیە بەس دایکم کە بانجی کردم قەتعیە دەبێ بڕۆم بەدەمیەوە کتێبەکەی پێوەدا دەرسەکەی بەجێ دێش دەچوو بەلای مریشکەکەوە لەبەر ئەمری دایکی ئەو زانایی کە هەموو ئومەتی ئیسلامی هەموو قانون ناسانی دنیا قەرزاری علمی ئەبوو حەنیفەن لەبەر یەک بانکردنی دایکی بۆ لای مریشکەکە گەنمونە ئاوی بداتێ بەجێ دێش دەرسەکە هەموو جارێکی ژیانی چونکە تێگەیشتبوو لەم دینەوە خوا بەبێ حکمت نییە لە دوای خۆی باسی دایک و باوک دەکات دەبێ ئەم ڕێزە پارێزرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لصحيح لا مسند امام احمد حديثك هاتوا الشيخ الباني لصحيح جامعه بجمع فرمودي 3371 فرميتي الصحيحه تفهم دخلت الجنه فسمعت فيها قراءه قلت من هذا تفهم امشوا شوما بهشتوا پیغمبر صلی الله علیه وسلم فرموي شوما بهشتوا جمله قران خويندنيك بو جاء قران خويندني اهلي بهشت لسن او دنگه وتم أول شيء قلت من هذا يعني من هذا الذي يقرأ القرآن في الجنة أول شيء لبهشتها بمدنق خوش القرآن دخوينيا وتيان حارثة بن النعمان أو حارثي كري نعمانة نعم أبو بكر عمر أو بصحابة بايا برزانة أو حارثي كري نعمانة وكان حارثة أبر الناس بأمه بهو تشبليك وأمبلي بنسيبه بهو شيء باشترین ڕێز لێگرتن کە پێشکەش بەدایک کرا بێ حارثی کوڕی نەعمان پێشکەش بەدایکی کردووە ڕەحمەتی خواتان لێ بەوەی کە ئەهلی ئەم جومعەیان کە چوویتەوە دەستی دایکت ماچکە کە چوویتەوە دەستی باوکت ماچکە با ئەم بەرەکەتە لەدەست نەچێ ئەگەر لە دەستت چۆ بە خۆت بچۆ ئەگەر کاڵ بۆتەوە ئەگەر جارێک دڵی ئازاری دایک و باوکت داوە داوای گردن ئازایی لێ بکە تا بەجێ نەهێشتووی ئەو فرسەتە لەدەست مەدە ڕێزدار دەبی ڕێزدار پیاوی بەڕێز ئەگەر جارێک ژنەکەی هەڵەیەکی کرد شتێکشی بەدڵ نەبوو لە جیاتی ئەوەی ناڕەحەتی کە دەیکا بە مناسبەیەکی خۆش لە کتێبی هەمسەتون فی ئوذنی زەوجەین دکتۆر حەسان شەمسی پاشا لە لاپەڕەی سەحیفەی 116دا بەسەراتێکی خۆش دەجێڕێتەوە ئەڵێ پیاوێک ژنەکەی باز دەکا بۆ دکتۆر حەسان شەمسی باز کردووە ئەڵێ دکتۆر من و هاوسەرەکەم 18 ساڵ بوو بە یەکەوە هاوسەریمان کردبوو 18 ساڵ بوو ژن و مێرد بووین ڕۆژێکیان خواردنم ئامادە کردبوو پیاوەکەم لە سەفەر گەڕابەوە زۆر ماندوو بوو منیش بە حسابی خۆم جوهدی خۆم کردووە خواردنێکی شاهانە ئامادەکەم و بە یەکەوە لەو ئێوارە خوانەدا بیخۆین بەڵام قەدەری خواوایە عەرزم کردن بەڕێزان ژن و پیاو دەوێت بە چاوی ئینسان بوون سەیری یەکەن وەڵڵا ژنیش وەک تۆ ئینسانە فکری دەڕوا خەیاڵی دەڕوا شتێکی لەدەست دەرەچێ شتێکی لەدەست دەشتێ هەروەکو تۆ وای ژنەی داما و ئەڵێ من بە حسابی خۆم هەموو جوهدی خۆم بەکار هێنابوو ئەو ئێوارەیە جوانترین خواردن پێشکەشکەم بەڵام قەدەری خوا بۆم نەهات مەشغوڵ بووم بە مناڵ و بە تەلەڤیزۆن و وەختێکم بە خۆم زانی بۆنی گۆشتی سوتاو هات گۆشتم لە مەنجەڵا سوتە خوێم تێکردبوو لە جیاتیەوەی تۆزێک سەرکەوچکێکی تێکەم وەم زانی بوو تێم نەکردو چون کەوچکەی کەشم کرد بۆ شلەکەوە کە لێم خوارد زمانی دەکزامەوە لە سوێریدا برنجم بەڵ دەرچوو هەر دەڵبوو پەڵۆڵەیەکەوە بە کەڵک نەدەهات ئەی خوای گیانی خۆ تازەوە مەغریب بانگیدا پیاوە گەیشتۆتە زێ خۆ ناکرێ ئەمانە بڕێژم دیسان سە لێنێ دەست پێ بکەمەوە ئەم برسیەتی ماندووە ناچار بە تەریقیەوە خستمە بەردەمی گۆشت هەمووی سوتاوە و بۆن سوتاوی لێدێ شلە کابرا هەر کەوچکێکی خستە دەمیەوە قسەی نەکرد پەرداخی ئاویشی بەسەرا کرد ئەبوو لەگەڵ هەموو کەوچکێکە پەرداخی ئاو بخۆیتەوە ئەوەندە سوێرم کردبوو هیچ شێشتەکانم بەدڵ نەبوو تەوەقعم دەکرد پیاوەکەم هەڕێک سترەکە هەڵگرێ بڵێ دەلای بە ئەمە تۆ چیت کردووە تۆ من عەزاب دەی بەڵام پیاوی بەڕێز هەر چەندی هەستم دەکرد لەگەڵ هەمووینەکە ئاوی دەخواردەوە فەقیرە بۆی نەدەخورا بەڵام خواردی تا بۆی خورا خواردی بە تەریقیەکە و بە شەرمەزاریەکەوە کەسمان قسەمان نەکرد سفرەکەم هەڵگرتەوە قاپەکانم بردە مەغسەل بیان شۆم وەختێکم زانی پیاوی بەڕێزم هات باوەشی پیا کردم تون بەخۆیەوە کوشیم ڕووی تێکردم و نێوچاوانی ماچ کردم وتم ئەمە چییە ئەمە چی دەگەیەنێ
وتی لەبیرتە کە تازە بووی فێری چێژلێنان نەبوو بووی دایمە گۆشتت دەسووتە دایمەش لە سوێر بوو ئەو کاتە چەنم خۆش دەویستی ئەم ئێوارەیە ڕێگی یادی ئەو کاتەم کەوتەوە کە تازە بووی لەلام تازە لە ماڵی باوکتەوە هاتبووی نازدار بەخێو کرابووی چەشتن نەدەزانی ڕاژدەی خوێن نەدەزانی بڕواب کە ئەم ئێوارەیەوە ئەزانم تازە بوو کوزاوین ئەوەندەم خۆش دەوی ئەڵێ هەر شەرمەزارتری کردم پیاوە نەبۆڵاندی نە هیچی کرد ئەو مناسبەتە ناڕەحەتەی گەڕاندەوە بۆ 18 ساڵ لەمەوە بەرکە من و ئەو تازە بوو کوزاوا بووین وتی ڕێک وەکو ئەو کاتە دێتە بەرچاوم بەڕاستی ئەم ئێوارەیە لەزەتم لەو خوار نەکرد چونکە تەمەنی منت 18 ساڵ جێڕایەوە بەرەو پێشەوە تۆی خۆت بە تازە بوو نیشاندا سەیری کە بەڕێزان دەشکرا لەسەر ئەمە بکرێ بە هەرایەک لەو ماڵەدا و تۆ دوای 18 ساڵ فێری خواردن نابی تازە فێری ئەوە دەبی نەزانی چەند خوێ بکەیتە شلەوە نەزانی گۆشت دەسووتی ئەی نابێ ئاگال لە خۆت بێ بەخوا ئەم پیاوە دەیتوانی هەرایەک لەو ماڵەدا بنێتەوە یان وایە یان نا دەیتوانی بگەێنێتە حەدی تەلاق خوا نەخواستە بەڵام بەم شێوازە ڕەفتارە شیرینە ئەم ڕووداوەی کرد بە مناسبەی عید زەواجێک بۆ خۆیان 18 ساڵ تەمەن گەڕایەوە پێشەوە و بووک و زاوایەتی لەو شەوایە دەستی پێکردەوە دەکرێت پیاو لێبوو دەبێت بەڕاستی ژن کە ئەمە لە پیاو دەبینێ هەرچی خەمێکی هەبێ هەرچی ماندووبوونی هەبێ دەڕەوێتەوە کارێکی ئاسانیشە بەخوا ئینسان تۆزێ لێزان بێ هەموو بە ئێمە دەکرێت خوایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ سەحابە و بۆ هەموو ئومەتی ڕوون کردەوە کە چەند بە بەزەیە لەگەڵ بەندەکانیدا وەکو لە صحیحی بوخاریدا بە ژمارە فرموودەی 5999 و لە صحیحی مسلیمە بە ژمارە فرموودەی 2754 هاتووە کە دەفەرمێ جارێکیان ئافرەتێک لەوانەی کە بووبوونە قوربانی جەنگ بەهۆی جەنگەوە دیل کرابوون خانەی وێران بوو مێردی لە ناوچوو بوو منداڵی سەرگەردان بوو کە قوربانیانی جەنگ بە زۆری لە هەموو دنیادا لە کۆن و نوێدا بە زۆری ئافرەتانن منداڵانن خەڵکانی بێتاوان و سڤیل و بێچەکن ئەو ئافرەتەیەکێک بوو لە قوربانیانی جەنگ لەو کاتەدا منداڵە جگەرگۆشەکەی فڕێندرا بوو لە دەستیدا بوو لێی بزر بوو ئافرەتەکە لە حەدیسەکە دەفەرمێن مەمکی پڕ بوون لە شیرەکە دەهاتە خوارەوە بۆیە تەماشای دەکرد هەر ئافرەتێک منداڵی بەرمەمکانەی هەبوویایە دەچوو لێوە دەگوت دایکەکەم خوشکەکەم بەڵکو تۆزە مەمکی خۆمی بدەمێ بۆ سۆز و دڵکوڵانی بۆ منداڵەکەی منداڵی ئەو ئافرەتەشی لە باوەش دەگرت و هەندێک مەمکی دەدایە پەلاماری منداڵێکی تری دەدا حتا منداڵەکەی خۆی دۆزیەوە ئەو کاتە تێر شیری دایە و چەند بە توندی لە ئامێزی گرتبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابە فەرمووی هیچ کەسێک عەقڵی تەسەووری ئەوە دەکا ئەم دایکە کە ئەم منداڵی چەند بە خۆشەویستیەوە لە ئامێز گرتووە چی بۆ دەکرد تا دۆزیەوە ئێستا بە دەستی خۆی بیخاتە تەنورێکی ئاگرەوە کەس عەقڵی ئەوە قبوڵ دەکا وتیان نا وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دایک ئەم دایکە میهرەبانە کۆرپەکەی خۆی بە دەستی خۆی فڕێداتە تەنورێکی پڕ لە ئاگرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لله أرحم بعباده من هذه بولدها دەی بزانن سوێند بەخوا الله سبحانه وتعالى بۆ عەبدە ئیماندارەکانی لەو دایکە بەڕەحمترە بۆیان خوای گەورە زۆر بەڕەحمترە بۆ ئێمەی عەبدەکانی خۆی لەو سۆز و میهرەبانی ئەو دایکە بۆ جگەرگۆشەی خۆی هەیەتی دەی تۆ دەپرسی ئایا دایکێک ئامادە نەبێ ڕۆڵەی خۆی تووشی نەخۆشی ببێ تووشی ناخۆشی ببێ تووشی دوژمنداری و گرفتاری ببێ دایکەکە حەز دەکا خۆی بمرێ کۆرپەکەی سەلامەت بێ خۆی برسی بێ ڕۆڵەکەی تێر بێ خۆی نەخۆش بێ و منداڵەکەی شیفای بۆ بێ دەی خوا پێغەمبەر فەرمووی خوا لەو دایکە زۆر بەڕەحمترە ئەڕحەمە زۆر بەڕەحمترە بۆ بەندەکانی هەمیشە خۆپارێز بە خوا دەتپارێزێ کوردەواری نمونەی جوانیان تێدایە مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە بانگخوازی ئەم سەردەمە و پیاوێکی بەڕێز مامۆستای ئاینی کتێبێکی هەیە لە بەرگی چوارەمی کتێبی پاییزە برادا باسی کەسێک دەکا لەم کوردەواری خۆماندا ناوی مامە حەمە بووە ئەڵێ هەموو جار خەڵک نمونەیان پێدەنایەوە کە ئەو پیاوانی وەکو جەنابتان بە کوڕەکەی دەگوت ڕۆڵە گیان وەکو مامە حەمە بەگەیشتوتە ئەو تەمەنە شەڕی لەگەڵ کەسانە کردووە لیان دەپرسی مامە حەمە تۆ قەت خەڵک نەبووە بەگەشتا بێگو کاکە چۆن نابێ بەرە وەڵڵا چەند جار شەڕی خەی پێگرتووم بەڵام خۆم لێ پاراستووە ئەیانگوت چۆن ئەیگوت سەیرم دەکرد کابرا وەڵڵاهی ناحەق و ناڕەوا لە ماڵەوە هاتوۆتە دەرەوە تووڕەیەکەی خۆی بەسەر منا دەڕێژێ
من هیچ خراپەیەکم بەرامبەری نەبووە قسەیەکی تاڵ و کاڵی بەرەو ڕوون دەکرد سەیرم دەکرد ئەگەر لە خۆم بەتەمەنتر بوویایە دەمو فڵان کەس وەڵڵاهی ئازارت دام ئەم قسەیە حەق نەبوو پێم بڵێ بەڵام تۆ لە شوێنی باوکمی تۆ لە خۆم بەتەمەنتری تۆ لە شوێنی مامی لێشم دەی بەخوا قسە ناکەم لەبەر حرمەتی تەمانەکەت تۆ وەکو باوکم سیر دەکەم وەڵڵاهی کابرا دەستی لەمەر کردوم و ماچی کردوم کوێتی وەڵڵاهی شەرمەزارم هەر یەکسەر دامرکاتەوە دێت تۆ من وەکو باوکم سیرم بکەیت چۆن دڵم دێ قسەت پێ بڵێمەوە سیرم کردووە کەسەکە لە خوار تەمەنی خۆمەوە بێ و لە خۆم کەم تەمەنتر بوو بێ وتمە وەڵڵاهی ڕۆڵە گیان من وەکو ئەولادی خۆم سەیری تۆ دەکەم تۆ وەکو برازای خۆم وای وەکو خوشکەزای خۆم وای ئەوەی ئێستا تووڕێی چۆن ئینسان قسە بە خاڵ و مام و باوکی خۆی دەڵێ ڕۆڵە بڕۆ گردنت ئازابێ لێشم دەی من جوابن نادەمەوە چۆن خۆم دەخەمە ڕیزیتەوە هاتۆ دەستی ماچ کردوم و پەشیمان بووەتەوە تەریق بووەتەوە نەچوم دوو قسەی پێ بڵێمەوە ئەگەر هاوتەمەنی خۆم بڕێخەی پێگرتم قسەی ناخۆشی بەرامبەرم کردبێ وتمە برا من برا گەورە منی حساب دەکەم تۆ برا گەورەی منی جا برا گەورە دوو قسەش بە برا بچووک بڵێ ئەبێت تەحمولی بکا لە پێناوی برایەتیدا بڕۆ گردنت ئازابێ هاتوو ماچی کردو گەیشتمە تەمەنی کۆتایی تەمەنم ڕۆژە شەڕم لەگەڵ کەسێکان نەکرد بەم سێ قسەیە خۆم دەپاراست چەند جوانە ئێمەش ئەم ڕەفتارە بکەین چەند جوانە ئەعسابی گەرمی خۆمان تۆزێک سارد بکەینەوە ئێمە تۆزی ئەعسابمان هەمومان گەرمە لە منەوە بۆ ئێوە زوو هەڵدەچین دواتریش پەشیمانێکی گەورە دامان دەگرێ ئەم هەموو ئاژاوی لە کوردستانە بەتایبەت لە بینی کەسەکانە ڕوودەدا دواتر نە بە پیاو ماقوڵان نە بە مامۆستای ئاینی فیتنەکە ناکوژێتەوە تەنها لێبوردنێکی دەویست تەنها تەحملی نیو دەقەی دەویست نیو دەقە تەنها سەلام و کەلامێکی شیرینی دەویست خوا لە بەڵای دەدای هیچ شتێکیش لە دنیادا لەوە خۆشتر نییە ئینسان بێوەی و سەلامەت بێ چەک لە پشتێنیان نەبێ چەک لە ماڵیان نەبێ شەو کە خەوت حرەس لە سەربان و بە دەرگای ماڵەکەی نەبێ ساغ و سەلامەت بژین دنیایەکە تێدەپەڕێ میوانداریەکە با خوامان لێ نەڕەنجێ و عیبداری لای بەندەکانی خواش نەبین وەڵڵاهی کابرایەک لەو ساڵانەی پێشوودا ئەوە ڕووداوێکە لەم کوردستاندا ناوی شارەکە ناڵم ڕوویداوە یعنی یەقینەن ڕوویداوە ئەو کەسێک کە باسی کردووە وەکو خۆم بڕوان پێیەتی کە ڕاست دەکا وەتی کابرایەک لە کاتی گرانیەکەی نەوەتەکانە فەردەیەک گەنمی گەورەی دابوو بە کابرایەک پێیوت وەتی کاکە مناڵەکانم زۆرن 6 مناڵم هەیە 7 مناڵم هەیە وەڵڵاهی خەریکە لە برسانە دەمرین تۆش کرد دوکانی علافی و دانەوێڵە ئەوانت هەیە پارەشم نییە توخوا هەندێک گەنمم دەیە کابرا پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان بوو هەر خۆی و ژنێکی بوو مناڵی نەدەبوو وەتی کاکە ئەو فەردە گەورە 80 کیلۆیە گەنم بەرە تۆ ماڵ و خێزانێکی زۆرت هەیە کەی هەد بوو پارەکەتم بدەیە خوا گەورەی ئیشەڵا ڕۆژێ زۆرت دەبێت گرانیش تێپەڕی بایعیش هات ئەر زۆر بۆەوە ئەو پیاوەیە خەی ئەو پیاوە دەگرێت لە کاکەیان لەبیر تا ئەو ساڵە 80 کیلۆ 100 کیلۆ گەنمت برد گەنمێکی جوانی باراش من دەستم گرتی بەڵام تۆ ئێستاش کورد زۆرت هەیە ئەلحەمدولیلا وەزعی خۆت و ماڵ و مناڵت زۆر باشە 3-4 سیارە لە ماڵە بۆ ئەو پارە من نادەیتەوە بی دەبێ بۆ قیامەت ئاخ من بە قەرز دامێ لەبەر چاوی جەماوەرێکی زۆرە پێ دەڵێ کوڕەکاکە گیانجا تۆ بۆ چیتە تۆ خۆت و پیرێژنەک ماویتەوە بەیانی دەمری بۆ چێ بەجێ دێڵی من 7 دانە کوڕم هەیە 7 کوڕ بۆ من باشە بیخۆم پارەت بۆ چییە تۆ زۆرت هەیە کابرا یەکسەر لە شوێنی خۆیان دڵی سز دەبێ تۆ 7 دانە کوڕت بەچەکەوە بە شوێنەوەیە منیش خۆم و پیرێژنێکم بێ ئەنوا و بێ کەس هیچ ناڵێ و داوای هیچی لێ ناکە ئەمە پێشنیۆڕە سعات 11 پێی دەڵێ و ئاوا دڵی دەتەزێنێ عەسر لە ماڵەوە ئەو کوڕانەی دەست دەخدەنە یەخەی یەکتر دوانیان یەکتر دەکوژن ناگاتە ئێوارە دوو کوڕی جەنازەی لەوێ دەکەوێت تۆ دڵی خەڵک دەتەزێنی خوش دڵت دەتەزێنێتەوە ئەوە کاری خوایە هو من عندی ئەنفوسیکم کاری خۆتە تۆ زۆرت دڵی خەڵک ئازارداوە بۆیە زۆر خۆ پارێزە بە یەک قسە نەڵی دڵم تەزاند بەخوا دڵت دەتەزێتەوە اتقوا دعوة المظلوم پێغەمبەر دەفەرمێ زۆر خۆ پارێزە لە دوعای ستەم لێکراو کوڕە ئامان نەچی کەسێکت عەزیەت دابێ و دوعایەکت لێ بکە ئەو دوعایە ژیانت لێ تاڵ دەکا نازانی لە شەوە پێتەوە دەدا بینی ژن و مێردێکت تێکداوە و چووی بووی بە فیتنە لە بینیاندا بە تەمای خێزانەکەت هەڵنەوەشێ بەخوا ڕۆژێ ئەو فیتنەیە دەکەوێتە ناو خێزانەکەی خۆشتەوە مامۆستای نووسەری بەتوانە مامۆستا محەممەد ساڵح پندرۆیی کە ناسراوە بە مامۆستا جگەرسۆس لە کتێبەکەیدا چیرۆکە کاریگەرەکانی ژیان لە بەرگی 2 لاپەڕی 288 چیرۆکێکی پند ئامێزم لەو کتێبەیدا خوێندەوە مامۆستا جگەرسۆس دەڵێ کابرایەکە بوو پیاوێکی بە حورمەت و بەڕێز و حەڵاڵخۆری وەکو جەنابتان ئەهلی مزگەوت پارەیەکی پێبوو لە مامەڵەیەکە وەریگرت بوو
نالەبارێک دزێک ڕێگرەیەکی کەم عەقڵ بەهێز و توانە ئەوەی پێی دەنازی دەماچەیەک و چەند فیشەکێکی تێدایە شوێنی کەوت لە بازاڕە کۆڵان بە کۆڵان تاوەکو مەلەولەت لە شار چوە دەرەوە یەخەی پێگرت و دەماچەی خستە سەر سنگی وتی چی پارەت پێ ئەزانم زۆرت پێیە هەمووی دانێ کابرا زۆر ژیر و عاقڵ بوو وتی ئەم کەم عەقڵە دەماچە فیشەکی لە بەرە لە سەد دڵمەدا با ماوەکەم بڕوە پارەکانی دەرێ ناوتی کاکە وەڵڵا ئەوەی پێمە ئەوە وەرە تەفتیشیشم کە وتی دەی تەواو من ناتکوژم حەقم نییە بەسەرتەوە یەکتر ناناسین وتی ماڵت ئاوا بێ کوڕە بەوەی نییە تۆ کابرایەکی ڕێگر و ماڵخۆری بەڵام مەردی ئەوە تا منن نەکوشت بەڵام وەرە یەک پیاوەتیم لەگەڵا بکە وتی چییە وتی وەڵڵاهی ئەم پارەیەکی خێزانەکەمە هیچ نەکەمە منیش لە ژنەکەم زۆر ئەترسم بچمەوە ماڵەوە بڵێم پارەکەیان لێ سەندوم دەڵێ هەی ترسنۆک چۆن تۆ پیاوێکی بەو خوا دەرم دەکا وەرە پارەکە بە گردن ئازایی بۆ خۆی یەک پیاوەتیم لەگەڵا بکە وتی چییە چاویش وشەی پیاوەتی تۆ پیاوێکی مەردی ئەوەندەی کە فووی تێکرد و هانیدا وتی وەرە کوڵاوەکەم دادنم شەپقەیەک لە سەریا بوو لەوێ دایدنم فیشەکێ بنێ بە کوڵاوەکەمەوە ئەڵەم وە تا فیشەکی لەسەر سەرم ڕاگرت و فیشەکی تەقانقەری بوو سەرم هەڵگرێ بەس کوڵاوەکەم با لەوێ بێ وەڵا وتی کوڕە بەسەر چاو کوڵاوەکە دانێ وەڵا فیشەکێکی بە کوڵاوەکەیەوە نا وتی تەواو وتی وەڵڵاهی دەترسم ژنەکەم بڵێ بە یەک فیشەک چەکیان کردی پارەکەیان لێ ساندی چاکەتەکەم دادنێم پیاوی چاوە فیشەکێ بنە بەسەر قۆڵمەوە فیشەکێ بنە بەر شانمەوە فیشەکێ بنە بەلای جیرفانمەوە ئەڵێم کوڕە ئەو کابرای هاتووە سەر ڕێگام زۆر بەغیرەت بوو بەخوا فیشەکی بە خەسار نەدا بەس خوا نەیکوشتم ئەوە تا ئەو هەموو فیشەکە بچەکەوتی چاکەتەکەت دانێ چاکەتی بەدارێکەوە کرد ئاخی فیشەکی پێوەنە ئەوای کردی وەڵا فیشەکی تیانەمە کابرا وتی من لە دەماچەکە دەترسامێنە 1000 ئۆکتۆبر ئەوە بەئادەم وەڵا پەلاماری ملیدا و دووسێ زلەیلێدا و پارەکەی خۆشی لێ وەرگرتەوە وتی تەواو فیشەکەکان پێ قاڵی کردی بەڕێزان جاری وایە کابرا فیشەکەکانی قسەن قسەکانی پەرت کە بەم لاولادا با هەر یەکەی بۆ لایەک بڕوە دڵی هیچی تیان نامێنێ دواتر مەدیس دەبێتەوە مەدیسی تۆ زۆر بە ژیرانە کابرا لە بەڵا خۆی لادا ئەتوانین ئەمە دەرس و عیبرەتی لێ وەرگرین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مزگەوتە ئیمامەتی بۆ سەحابەکان دەکرد عادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا بووە نوێژەکانی زۆر درێژ نەبوون بەتایبەت لە سوزدەیە لە ڕکوعە 3 جار تەسبیحاتی دەکرد لە سوزدەیە 3 جار دەیفەرموو سبحان ربی الأعلى یەکسەر سەری بەرز دەکردەوە بەڵام کاتێک کە خۆی بە تەنها بوویایە بە سعات زیاتر لە سوزدەیە ڕەم بەما بێتەوە بەڵام کاتێک کە پێشنێژی بۆ خەڵکی دەکرد ڕەچاوی خاڵ ئەو حاڵانەی دەکرد کە هەیە نەخۆشە هەیە سەفەریە هەیە خاوەن پێداویستی تایبەتە دەبێت ئەوانەش ڕەچاویان بکرێ نوێژەکە زۆر درێژ نەبێ و لە ڕکوع و سوزدای خەڵک ماندوو نەبێ بەڵام ئەم جاریان جیاوازە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دەمێکە لە سوژدایان ماوەتەوە سەحابەکان وەکو هەر مرۆڤێکی ئاسایی بە حاڵەتێکی ناسروشتی وەری دەگرن قەت نەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە لە سوژدای بمێنێتەوە سەیرە ترسێک بەدڵیان داهات پێغەمبەریش صلی الله عليه وسلم مرۆڤە تۆ بڵێ لە سوژدای گیانی نەسپارد بێ ڕوحی پیرۆزی دەرنەچوو بێ و نەمرد بێ ئەم سەرە هەر بەرز نەبەوە زۆریان ذکری خوا کرد و تسبیحات و سبحان ربی الأعلا کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر سەر بەرز ناکاتەوە تەواو کەوتنە دڵە ڕاوچێەوە بەڵام پاش ماوەیەکی باش پێغەمبەری خوا الله ئەکبەری کرد و سەری بەرز کردەوە لە سوزدە و نوێژەکە تەواو بوو دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا ئەی پێغەمبەری خوا بەڕاستی ئازارمان پێگەیشت نەبیندراوە چەند ساڵە تۆ پێشنوێژیمان بۆ دەکەی ئاوا ڕۆژە لە ڕۆژان سوزدەکەت درێژ بێ تۆ بەردەوام 3 جار سبحان ربی الأعلا دەکرد و سەرت بەرز دەکردەوە ئیمامەکانیش دوا فێرکرد نوێژەکانیان زۆر درێژ نەکەنەوە مەئمومەکان بێزار نەکەن هەرچۆنە بێ ئەوانەش مرۆڤن تااقەت و توانایەکی دیاریکراویان هەیە با لە خزمەت خوای پەروەردگاریش دابن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆتان ڕوون بکەمەوە بەهۆی چیەوە بوو وتیان ئارە وەڵڵا حەز دەکەین فەرمووی کاتە سەرم خستە سەر شوژدەی نوێژەکە لەو کاتەدا حەسەن یان لە ڕیواتێکە حوسەین کە کچەزای پێغەمبەرە و نەوەی فاتیمە و عەلیە لە کاتێکا لە دەرگای ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوانی چوونە حەج بینیان ئێستاش ئەو غورفەیە هەر بەسەر مزگەوتەوەیە لەوێەوە لە ماڵی ئێمە بوو ڕای کردە مزگەوت و هاتە میحرابەکەەوە چوە سەر ملم لەو کاتەیە هاتە سەر ملم و یاری دەکرد و وەکو ئەوەی کە تەشبیه بە پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم وەکو بە لەعابەیەک یاری بکە و ئارەزوەکانی خۆی تێر بکە واللهی لەبەر خاتری ئەو مناڵەم مامەوە لە سوزدەیە مامەوە بۆ ئەوەی کە ئارەزوەکانی تێر بکە ئینە ئیبنی ارتەحەلەنی
مناڵەکەم منی وەکو شتێکی سواری بەکارهێنا وەکو پاسکیلێک وەکو ئامێرێک فەکەریهت ئەن ئوعەجیلەهو وەڵڵاهی نەمویست پەلەی لێ بکەم حتا خۆی تێر بوو لە یاریکردن لەسەر ملم ڕۆیشت و چۆ ژوورەوە ئەنجا من سەرم بەرز کردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی وتین دایک و باوکی بەڕێز خۆ تۆ شەر نییە هەر پارەت هەبێ هەر دەتوانی لەناو ژوورەکەی خۆتە یاریەکی چاوشێرکانە لەگەڵ مناڵەکە تا بکەی بکەوێ سەر دەست و بیخەیتە سەر پشتی خۆت و لە جیاتی پاسکیلێک یاری پێ بکا لە ژوورەوە لەزەتی لێوە دەگرێ خۆشەویستی بۆ دەردەبڕدرێ هەز دەکا کە تۆ چەند بەلایەوە گرنگی ئیتر ئەو مناڵە وردە وردە گەورە دەبێ خۆشەویستەکەی لە ماڵەوە پڕ بۆتەوە لە دەرەوەی ماڵە کچێکە ئامادە نییە کوڕێک بە دوو قسەی لوسی خۆشەویستی بیخەڵەتێنێ کوڕێکە ئامادەیە خۆشەویستەکەی پڕ بۆتەوە ئامادە نییە بە دوی هاوڕەیەکی نالەبارا بگەڕێ بە دوو قسەی لوس بیخەڵەتێنێ و خۆشەویستی بۆ دەرببڕێ بۆیە زۆربەی گرفتە خێزانەکان کە دروست دەبن هی ئەوەیە باوک و دایک خۆشەویستی نەداوە بە منداڵەکەی بۆیە منداڵەکان لە دەرەوە سەرگەردان دەبن تووشی حاڵەتی نەخوازراو دەبن بجۆ تەماشای دۆسیەی کوژراوێکی نادیار بکە حاکم ئەمری گرتنی چەند کەسی تۆمەتباری دەرکردووە کە زۆربەیان بێتاوان دەردەچن لە دواییدا بەڵام ناویان دەزڕێ جاری وهەیە بکوژی ئەسڵی هەر نادۆزرێتەوە لە دۆسیەکانی پۆلیس و ئاسایش و دادگاکاندا جاریش هەیە کەسێکی بێتاوان تۆمەتبار دەکرێت بە کوشتنی کەسێک کە هەر ئاگای لێ نییە مێژوو بخوێننەوە بەڕێزان مێژووی دادگاکان دۆسیەکان هەڵدەنەوە بۆ دەردەکەوێت لە مێژووی مرۆڤایەتیدا لە دوور و نزیکدا چەندین جار دادوەر بەسە هوچووە تۆمەتبارێکی هێناوە و بە شاهیدێکی بەدرۆ بە بەڵگەیەکی ساختە ساخ کراوەتەوە کە فڵان کەسی کوژراو کە کەس نازانێت چیە کوشتوێتی ئەم کەسە کوشتوێتی دوای چەند ساڵ ئاشکرا دەبێ حاکم هەڵەی کرد لە بڕیارەکەیدا ئەو کەسە بێتاوان بوو بەڵگەکان دژی دروستکران و تۆمەتباریان کرد ڕووداوی واقعی لە کۆمەلگای ئاوادا زۆرن لە کتێبی چیرۆکە کاریگەریەکانی ژیاندا مامۆستا محەممەد ساڵح پندرۆیی ناسراو بە مامۆستا جگەرسۆز لە بەرگی دوو لە لاپەڕی 161 ئەفەرمێ گەوامی ئەگامۆ کابرایەکی گەنجی ڕەشپێستی ئەمریکی بوو تەمەنی 18 ساڵ بوو تازە گەیشتوە تەمەنی قانونی خۆی لە تەمەنی 18 ساڵیدا بە شوێنێکا تێپەڕی کەسێک لەو کۆڵانەدا کوژرا بوو بکوش قاتڵ دیار نەبوو چێیە کەسێکی خوانەناسی بێویژدانی شاهیدیدا کە ئەوی بینیوە ئەو کابرا ڕەشپێستە گەوامی ئەگام و ئەمریکەی بینیوە کە لەسەر ئەو کەسە بۆ دەستی ناوەتە قوڕگەوە خنکاندوێتی کوشتوێتی شاهیدی لەسەردا ناوەڕاستی ساڵی هەفتاکان بۆ کامێرە شتیوانە بووە هەموو دۆسیەکان دژی ئەم کابرا ئەم گەنجە تەمەن 18 ساڵە بوون حاکم دوای چەند جەلەسە بڕیاریدا کە ئەمە بکوژە بڕیاری زیندانی هەتایی بۆ دەرکرد لە ساڵی 1975ەوە تا ساڵی 2015 ئەو گەنجە لە زیندانا بوو 40 ساڵی ڕێک لە زینداندا مایەوە بە تاوانی کوشتنێکی عەمدی کە شاهید لەسەری هەیە بەڵام دوای 40 ساڵ کە ئەو کات تەمەنی بوو بە 58 ساڵ واتە لە ڕۆژە کۆتاییەکانی تەمەنیدا بوو لە 18 ساڵی لە ئەمریکا چۆن سجنەوە لە 58 ساڵیدا دۆسیەی پۆلیس بۆی دەرکەوت ئەو کەسەی کە کوژراوە لە ساڵی 1975 لە 2015 قاتڵە ئەسڵەکەی دۆزرایەوە لە ڕووداوێکی کەدا تێوەگلا بوو دەرکەوت ئەوە بکوژ نییە کە 40 ساڵی ڕێکە بە بێتاوان لە زینداندایە ئەمجا هەموو دادگاکانی ئەمریکا بۆی هاتنە سەرخەت و لە 2015 داوای لێبوردنیان لێکرد حاکم بڕیاریدا $1 ملیۆن 100 دەفتەر دۆلاری وەکو هەدیە بدرێتێ قەرەبووی ئەو 40 ساڵی بە بێتاوان زیندانی کراوە بەڵام ئەو داماوە کاتێک کە هاتە بەردەمی حاکم و وەرەقەی بەریئبوونی خۆی وەرگردەستی کرد بە گریان وتی $1 ملیۆن بۆ خۆتان تازە من چی بکەم لە $1 ملیۆن 40 دانە ساڵی تەمەنم لەو دی و شیشی زیندانەوە بەسەر برد بە ناحەق و ناڕەوا بەس خۆم دەمزانی کە بێتاوانم و کەسم نەکوشتووە ئێستا چ پارەیە قەرەبووی 40 ساڵ تەمەنی بەسەرچوون بۆ دەکاتەوە چ پارەیەک $1 ملیۆن قەرەبووی ئەوەم بۆ دەکاتەوە من هەموو گەنجێتیم ڕۆیشت نەخێزانم پێکەوە نەبوومە باوکی مناڵ نەخانەولانەیەکم هەبوو خرامە قاعی پیاو کوژانەوە ئەو کەسانی خراپەکان و دەستیان بە خوێنی خەڵک سوورە لە کاتێکە من مێرولەیەکم نەکوشت بوو
بەس تەنها خۆم دەمزانی قاتڵ نیم، هیچ کەس بڕوای پێ نەکردم، جەنابی دادوەریش بڕوای پێ نەکردم. 40 دانە ساڵی تەمەنم لە ژووری پیاوکوژاندا بەسەر برد بە ناحەق و ناڕەوا. پارەکەم ناوێ، گریاوەتی بەست و خوا دەستکارێکی ئەو قانونە بکەن. من بۆم معلوم بوو ئەم قانونی سەرزەویە ناتوانێت مافەکان وەرگێتەوە. من مافی خۆم مەگەر بەس لە خوا داوا بکەم. هەموو تەمەنم بوو بە قوربانی هیچ. بەڵێ زۆر جار بەڕێزان دادگاش تووشی هەڵە دەبێ. کابرای شاهیدیش تازە مردووە، چی لێ دەکەی لە گۆڕەکەیدا دەیهێنی مەحکەمەی چی دەکەی کە بە ناحەق کەسێکی توش کردووە، ڕقێکی لێی بووە، هەر کەسێکی خراپەکار و نەفسپیز بووە.